بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە لە سەرەتای هەفتەیەکی نوێ و لە بەرنامەیەکی نوێدا بێوەی ئازیز و خۆشەویست لە شاری هەولێری پایتەختەوە پێتان شاد دەبمەوە لە کەشوهەوایەکی دەرەوەی ستۆدیۆدا لەگەڵ هاوکاری نوێم کە عیمران ئەمیر ئەمڕۆ لە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویستا دەبین. سڵاوتان لێبێ بینەرانە و بیسەرانی بەرنامەی پەیامی ڕۆژ خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ و بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. تەوەری ئەمجارەی بەرنامەی پەیامی ڕۆژمان باسی سێ تەوەری گرنگی ڕۆژ ئەکەین بۆ ئێوەی خۆشەویست، باسی باشترین پێشانگای فۆتۆگرافری ئەکەین لە ساڵانی 2017 و 2018 و 2019. ژیان یەکێکە لە تەوەری ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژ کە باز لە کچەوندەوەکەی هەڵەبجە ئەکەین. و تەوەری سێمان باز لە هاوسەرگیری لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەکەین، چونکە هەردووکو ئێستا ئاگادارن ئەم دیاردەی ئەمە لە حاڵەت دەرچوو بووە بە دیاردە و خەڵکانێکی زۆر لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتەکانەوە هاوسەرگیری ئەکەن. بۆیەمان هەوێت لە بەرنامەی ئەم ڕۆمان تیشک بهێنە سەر ئەو خاڵانەی ئیجابیانەی کە لەم هاوسەرگیریەدا هەیە بە خاڵە سەرەکان بە میوانداری کەسێکی پسپۆڕ. بەر لەوەی بەسەرەتاش بچینە لای کەشوهەوای سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان، فەرموون بینەری بن. بڕگەی مێژومان هەیە کە دیارە ئەو ڕوودا و پێشاتانی کە ئەو ڕووداوانەی کە ڕوویان داوە لە ڕابردوودا لە بەرواری ئەم ڕۆدا جارێکی ترێمە سێریان دەکەینەوە. تەبەن هەمیشە مێژوو دەبێتە پەند بۆ ئەمڕۆ بۆ داهاتوو. با پێکەوە بینەری بڕگەی مێژوو بین. بیستی حوتی ساڵی 810 کۆچی دوایی زانا و فەرموودەزانی لێهاتوو شارەزا محەممەدی کوڕی ئیسماعیلی بوخاری ناسراو بە ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبێت. ئیمامی بوخاری بە یەکێک لە بە متمانەترین کەسایەتیەکانی بواری فەرموودە دادەنرێت و کتێبەکەشی دوای قورئانی پیرۆز ڕاستترینی کتێبەکانی بواری فەرموودەیە و ناوبرا و کۆکەرەوەی بەشێکی زۆر لە فەرموودە سەحیحەکانی پێغەمبەری خودایە سەلی الله عەلەیه وسەلەم. بەهۆی کاریگەری و بایەخی ئیمامی بوخاری و کتێبەکەی بە ناوی سەحیحی بوخاری هەمیشە و لە کۆن و ئێستاشدا بۆتە هۆی هێرش و پەلاماری نەیارانی ئیسلام بەرامبەری، بەڵام لای موسڵمانان بە ئیمامی فەرموودەوان و پێشەوەی فەرموودەزانان و خاوەن فەزل و پێگە باز دەکرێت و تا هەتایە مێژووی ئیسلام و موسڵمانان قەرزار و منەتباری زانست و زانیاریەکەی ئیمامی بوخارین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت. 27 ساڵی 1951 تیرۆرکردنی مەلیک عەبدوڵڵای یەکەم پادشای ئوردون لە کاتی چوونی بە بەجێهێنانی نوێژی هەینی لە مزگەوتی ئەقسا لە فەلەستین ناوبراو دامەزرێنەری مەلیکی شانشینی ئوردونە و لە نەوەکانی شەریفی مەکەیە و
لەگەڵ مەلیک فەیسەڵی یەکەمی عێراق لە یەک بەرەبابن و بەریتانیا لە بەرامبەر هەوڵیان بۆ لاوازکردن و ڕووخاندنی دەوڵەتی عوسمانی بەڕێوەبردننی ئوردون و عێراقی سپەرد بە نەوەکانی شەریفی مەکە ناوبرە و باوکی شاحسێنی ئوردون و شا عەبدوڵڵای ئێستای پاشایی ئوردونە. 27 ساڵی 1992 کۆچی دوایی شاعیری ناوداری کورد و شاری کۆیە عەونی ناوبرە و ناوی تەواوی عوسمان حەبیبە و دیوانەکەی چەندان جار چاپ بووەتەوە و ساڵی 1914 لە شاری کۆیە لەدایک بووە. 27 ساڵی 2016 کۆچی دوایی خاڵە حسێن کۆکەن ئەو پیاوەی کە دوور لە خزم و کەسوکار و خەڵکی لە یەکێک لە شاخەکانی کوردستانی ڕۆژهەڵات دەژیا و توانی بووی با قوڵنگەکەی خۆی ئەو شاخەدا بهێنێت و چەند ژوور و هەیوانێک بۆ خۆی داتاشێ تەنانەت شوێنی گۆڕەکەشی پێش مردنی دروست کردبوو. ئاژانسی میترۆگرافی کە یەکەم ئاژانسە لە هەرێم و عێراقدا بەگشتی لەلایەن بەڕێز کامەران نەجم ڕۆژنامە نووس کە لە ساڵی 2010 ئەم ئاژانسە دروست کراوە بەڵام بەداخەوە لە 2014 کامەران نەجم یەکێک لەو فۆتۆگرافە ناسراوانەی هەرێمی کوردستان بوو کە لە شەڕی داعش کە زۆر بەداخەوە تا ئێستا نادیارە بەڵام لە دوای کامەران نەجم براکەی ئەحمەد نەجم شوێن پێکانی کامەران جارێکی تر هەڵدەگرێتەوە و لە ئێستادا درێژە بە کارەکانی ئاژانسەکان بدە. ئەم ئاژانسە پێشانگایەکی کردووەتەوە لە هەرێمی کوردستان لە سلێمانی لە هەولێر ئەمڕۆ ئاخر ڕۆژێتی و لە شارەکانی دیکەی عێراقدا کە پێشانگایەکی تایبەتە بە فۆتۆ دیارەکانی 3 ساڵی ڕابردووی بابەتە ڕۆژنامەوانیەکان دەگرێتەوە. بۆ قسەکردنی زیاتر لەسەرم بابەتە لەگەڵ خودی بەڕێز ئەحمەد نەجم بەڕێوبەری ئاژانسی میترۆگرافی لە هەرێمی کوردستان قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. بەخێر بێ کاک ئەحمەد. بەخێر بێ کاک ئەحمەد، زۆر خۆشحاڵین کە لەمەڵ کاک ئەحمەدم پێشانگای پێم وایە بێت چەند ڕۆژێک لە کۆتا ڕۆژەکانیتی ئەمە ئەستەنسیە لەم پێشانگا فۆتۆگرافەریە و تاسکەی بەردەوامە بەم پێشانگایە و لە دوای شاری هەولێر نیازتان وایە بیبن بەو شارەکانی تر؟ نزیکەی 11 ساڵە بێت ئێمە بەردەوامی ئەو کتێبانەمان دەسەکەوت کە لەلایەن ئەم موئەسەسەی کە ئێمە پێشانگاکەیمان هێناوە ئەمان خوێندەوە سێرمانە کرد و ئاواتی ئەومانە خواست ڕۆژە لە ڕۆژان ئەم پێشانگایە بهێنینە کوردستان کە ئەمە خەونیش بوو چکە لەو باوەڕیان نەبووین کە ئێمە لەو ئاستایا بین کە ئەوە نزیک ببینێتەوە لە موئەسەسێکی وە کە بۆ پەڕی متمانەوە ڕێگەمان پێ بدە ئەم پێشانگای ڕێ بخەین لێرە. ڕێکخراوی وە پرێس فۆتۆ لە ساڵی 1955 دامەزراوە ڕێکخراوێکی هۆڵندیە دواتیش بوو بە ڕێکخراوێکی ژیانی کە کار لەسەر فۆتۆی ڕۆژنامەوانی ئەکات. ئێمە ئەم ساڵ خودی خۆم وەکو دادوەر بەشدار بووم لە بڕیاردان لە باشترین فۆتۆکانی 2019 و دواتر لێ ئەو دیبەیتەمان لێ دەست بکرد کە ئێمە چۆن وا بکەین ئەم پێشانگای بهێنینە کوردستان و عێراق لە بەرەوەی زۆربەی ئەو فۆتۆ باشانەی یا ئەو فۆتۆ ڕۆژنامەوانیەت چاکانی کە هەندێک بابەتی ڕۆژیان گۆڕیوە لە عێراق ژیراون فۆتۆگرافەرە بیانەکان هاتون ئەو فۆتۆیان گرتووە بۆیە هەستەکەین مستحقی ئەوەین کە ئەم پێشانگایە لە خۆ بگین ئێمە وەکو عێراق و کوردستان. ئەو بوو پێشنیارەکان بەدڵ بوو بەڵام تۆزێک قەلەقی مۆزوعی ئەمنی و مۆزوعی ئەوەی پاراستنی فۆتۆکان بوون بۆیە ئێمە لەگەڵ باڵۆزخانی هۆڵندا ڕێککەوتین و لەگەڵ کۆنسۆخانی هۆڵندا لە هەرێمی کوردستان کە ئێمە نەک بۆ یەک شار وەکو سلێمانی کە ئۆفیسی سەرەکیمان لەوەیە سەرەتا بیبینە بەغدا دواتر بیهێنینە هەولێر و سلێمانی. قەڵای هەولێرتان هەربژاردووە وەکو یەکەم شوێنی هەرێمی کوردستان بۆچی قەڵای هەولێر و پەیوەندی لەگەڵ ئێوە وێنەکانیەوە هەبوو قەڵای هەولێر؟ بەڕاستی ئەم پێشانگایە کە لە ساڵی 55ەوە ڕێکەخرێ لە هەموو ئێستا لە 45 وڵات ئەم پێشانگای بەڕێوە ئەچێ بەڵام لە سەرەتا تەنها لە هۆڵندا بوو هەوڵیە لەو شوێنانەیە پێشانگا بکاتەوە کە گەشتیارەکانیش بەلایەنەوە گرنگ بوو بۆیە زیاتر کەنیسە کۆنەکان یان مزگەوتی کۆن لە تووچیا هەڵبژێراوە بۆ ئەم پێشانگایە یا هەندێک جار هەندێک شوێن هەڵبژێراوە کە گەشتیارەکان نەیانزانی ئەو شوێنە لە وڵاتەیە هەیە بۆ ئێمەش گرنگ بوو کە لە هەولێر بیکەین لە قەڵای هەولێر بێ بە حکمیەوەی کۆنترین شوێنی لەم ئاخیرانەشا دەرکەوت کە هەموو جیانە بۆیە گرنگ بوو بۆ ئێمە لە شوێنێک بێ کە زۆرترین فۆتۆی ئەو شوێنە بەرچاوی دنیا بکەیت. زۆر باش کاک ئەحمەد دێنە سەرەوەی کە لە سلێمانیش پلانتان چی هەیە بۆ هەفتی داهاتوو بەڵام ئەگەر قسە لەسەر فۆتۆکان بکەین فۆتۆ ڕۆژنامەوانیە کارواتەوەی کە تایبەتە بە حەدەس و ڕووداوەکان و بابەتی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان ئێمە خەڵکی باشمان هەیە لە ڕووی فۆتۆی ڕۆژنامەوانی و کاری کردبێت وێسە لە پێشانگاکە بەشدار بێت.
بەڕاستی وەکو بابەتەکانی تر فۆتۆگرافیش ناتوانانی بە یەک جانب سێری بکەی ئەوەی ئێمە هێناومانەوەی ئێمەش کاری لەسەرەکەین کاری فۆتۆی ڕۆژنامەوانیە فۆتۆ جۆرناڵیزم بەڵام ئەو فۆتۆگرافەرانی کە لە کوردستانن ڕێژەیەکی زۆریان بە تەنها کاری فۆتۆ ڕۆژناوانی ناکەن ئەچن بووکوزاواشەکەن ئەچن مۆدێلیشەکەن ئەچن کاگە ئەحمەدەوەی ئێستا زۆر بەرزەستاکرێ فۆتۆی مۆدلمان زۆر بووە ینی فۆتۆگرافەران زۆر بە شەیدایی ڕوان کردوتە فۆتۆی مۆدل ئەوە کاریگەری بەسەر فۆتۆی جۆرناڵیزیان فۆتۆی ڕۆژنامەوانیەوە دەبێ ئەمجان بە یەکەمی کردووە لە دوای کە فۆتۆ مۆدل زۆر وە بەڕاستی ئەوانی کە فۆتۆی ڕۆژنامەوانی ئەکەن و ئامادەن کە قوربانی بدەن نمونەشمان لە بەرچاوە لە ماوەی پێشوە ئەوانە زۆر کەمن چونکە لە فۆتۆی ڕۆژنامەوانیە تۆ نە دڵت خۆش ئەبێت بە بابەتەکەت و نەپارێکی باشیشە دەسەکەوێت و زۆربەی کاتیش تۆ مستهدەفی بۆی بریندار بکرێی لێ بدرێی بژیرەیت چەندی کەیسی ئاوا لە بەردەسە بۆیە هەندێک لە فۆتۆگرافەرەکانیش نەحەقیان ناگرم ئەبینن ئەو هەموون غەدرە هەیە بەرامبەریان ئەچون بابەتێکی تری فۆتۆگرافی ئەگرنە بەر بەڵام بەڕاستی ئەوەی ئێمە ئیشی ئێستاکەین فۆتۆی ڕۆژنامەوانیە بەڵام فۆتۆگرافی ڕۆژنامەوانیمان زۆر کەمە کاگ ئەحمەد فۆتۆی ژۆرناڵیز وەکو پیشە ناساندراوە ئێستا لە هەرێمی کوردستان وەکو پیشەیەکی سەربەخۆ فۆتۆگرافەران ئیشیتیاکەن توانیویانەتوانن بواری مادیش سوودی لێ ببینن ئێمە وەکو ئاژانسی مێتۆگرافی لەو عەقدانی هەمانە لەگەڵ فۆتۆگرافەران لە بەسڕە تا وەکو زاخۆ لە هەموو دینەکان لە هەموو نەتەوەکان تەنها بەکاری فۆتۆی ڕۆژنامەوانی توانیوانە بژین و مؤسسەیەکی سەربەخۆین کە حزب و حکوومەت و هیچ ڕێکخراوێکیش لە پشتمان نییە تەنها دوو ڕێکخراوی هۆڵندی هەیە ئەمە پارتنەرین هاوبەشی کارین لەگەڵیانە کە یەکێکان فری پرس ئەلمەتدا ئێستا وەرپرس فۆتۆشمان بۆ زیاد بووە واتە ئاژانسی ئێوە فۆتۆگرافەری لەوە دەرخستووە کە فۆتۆگرافەری تەنها حەز و خولیایەک بێ بۆ حەز و خولیا بکە بەڵکو بۆ داهاتی و پارە و دارایی شەوە دەکرێت دەتوانێت خودی کەسەکە و تەنانەت ئەوانی دوای خۆشی پێ بەڕێوە ئەو فۆتۆگرافەرانی لای ئێمە کارەکەن بە تەنها و تەنها کاری فۆتۆی ڕۆژنامەوانیەکەن و بە پارەی فۆتۆی ڕۆژنامەوانیەکی خۆیان ئەتوانن بژین و ئەو شتەمان تۆزێک تا ڕادەگلی دوورکەوتین دۆکاڵین هونەر ناتوانێت بژێنە ئێمە بە پێچوانەکەی و ئیشەکەی و نەجاحەتی باشیش هێناوە بە تایبەتی دەست و دڵبازی کامەران نەجم ڕێکێکە لەوانی کە سەرماندە بووی هەمیشە ئامادە بوو بۆ بەڕێپێشچوونی ئاژانسەکەی زۆر جار بیستمەوە کامێرەکانی دەفرۆشت دەیوت پەلەم نییە لە کارێکی تراپایی دەکەمەوە زۆر باشە بابینە سەر فۆتۆکان خۆیەوەی کە زیاتر فۆتۆی دیار بن فۆتۆی تایبەتن بە عراق و ڕەنگە لە چەند ساڵی ڕابردوو بە تایبەتیەوە باشترین فۆتۆی 3 ساڵی ڕابردووتان هەڵبژاردووە 3 ساڵی ڕابردوو لە عراقا دنیایەک حەدەس و ڕوودا و شەڕ هەبووە بەدڵنیایەوە حتممە زۆرینیان هی خودی عراقن ئەم فۆتۆیانە وەک پێشتر ئاماژەم پێکردی ڕۆژنامەوە نووسی تایبەتی خۆمانەیە کە فۆتۆگرافەر بێت و فۆتۆکانی تیابێت قسەیەک لەسەرەوە فۆتۆیانیان بکەیت بەڕاستی بەداخەوە فۆتۆگرافەری خۆمان یا ئاشنایی نییە بەم پێشبڕکەیە یا لایانی ڕۆشنبیری ئەوەندە لاوازە یا فۆتۆکەی دەستکاری کردووە یا فۆتۆکەی کاپشنەکەی بەغەڵەت نووسیەوە یا نەیزانیوە کەسێک نەبووە مێنتۆری بکات بۆی سەپەرشتی شەکانی بکات بۆی بنێرە بۆ پێشەنگە بەڵام ئەو لایەنەی کە فۆتۆکانمان لەو ئاستایانین وردە گۆڕاوە لەبەری فۆتۆگرافەرەکانمان بە حکمی ڕۆژانە فۆتۆی جیاوازە بینن چاویانیش باشتر قەزیەکانە بینێت بەڵام ساڵانێکی زۆرمانێت بەڕاستی ئەو فۆتۆیانی کە لەم ساڵدا براوی خەڵات بوون بۆ نمونە خەڵاتی یەکەم درا بە فۆتۆگرافەرێکی ئەمریکی بەناوی جۆن مۆر فۆتۆی منداڵێکی گرتووە هندۆراسە کاتێک ئەگری لەبەرەوەی بە حکمی قەرارەکەی ترامپ ناتوانێت داخلی ئەمریکا بێ و دایک و مناڵەکان لە یەکتری جاکرێنەوە و فۆتۆکە فۆتۆکی زۆر خراپە لە ڕووی تەکنیکیەوە بۆ نمونە ئایزۆی کامێرەکە بەرزکراوەتەوە و شەوە و لایتینێکی زۆر خراپی هەیە بەڵام بابەتەکە ئەوەندە گرنگە کە تەکنیکی فۆتۆ خراوەتە ئەو شتە بووە مام ساڵ هەندێک فۆتۆگرافەریشمان هەن کە لە بەرەکانی شەڕات بینیمانە بەدەیان فۆتۆی جوان و بەرجستیان میدیانی و دەوڵەتیەکان بڵاویان کردوێتەوە ئەمانە ناتوانن بەشداری و جۆرە پشت پێشبڕکێ بکەن بن بەدڵنیایەوە بەڵام گرنگ ئەوە نییە کە لە میدیاکی نێودەوڵەتی فۆتۆکانە بڵاو بێتەوە من ئەتوانم زۆرێک لە فۆتۆگرافەرە کوردەکان ئەگەر فۆتۆی باشیان هەبێ یا خراپیشان هەبێ بیدەین بە مؤسسەکانی دەرەوە ئەگەر بڵین بێبەرامبەرە بڵاویەکەنەوە چکە ئەوان پاری پێنادەن گرنگ مۆزوعەکە لەوەیە تۆ چۆن ئەتوانیت کاتێکی بۆ بەرەکانی پێشەوەی جەنگ ئیشەڵا ڕوونادا بەڵام ئەگەر ڕوویدایەوە تۆ بەس فۆتۆی ئەو پێشمەرگەیە نەگری کە تەقەکەکە بزانی ئەو فیشەکەی کە ئەوەی تەقێنێ لەو بەریشەوە چیتر ئەپێشێ و چ مۆزوعێک دروستەکە فۆتۆگرافی ڕۆژنامەوانی ئەگەر سەربەخۆ بێت ئەتوانێت لایەنی دوژمن و ئەو لایەنەش کە بەرگری لە خۆیەکە هەردووکی تۆمار بکات و ئەو فۆتۆگرافەرانەش سەرکەوتون بەڕاستی کە عاتیفیان خستۆتە ئەولاوە ناسیۆنالیستانە بیر ناکەنەوە و دواتر کە دێم بابەتێک دروستەکەن هەردوو جانبەکە ئەبینن بەڵام
بەداخەوە زۆرێک لە فۆتۆگرافەرەکانی ئێمە باگراوندی حەزبیان لە پشت بووە کاتێ ڕۆیشتون بە بەرەکانی پێشەوە زۆرێکیان من لەوێ بووم ئاگادار بووم لەگەڵ ئەو فۆتۆگرافەرە بیانیانی ئەوە تەرجمەم بۆکردن ئەم بینی لەبەرەوەی لەگەڵ حەزبێکە هاتووە لەگەڵ هێزی حەزبێکە هاتووە تەنها فۆتۆی ئەو ئەوانەی ئەگرت و دواتر ئەیناردەوە بۆ مؤسسەکانی دەرەوەیانوت ئەمە شەڕی ئەمڕۆی کەرکووکە ئەمە شەڕی ئەمڕۆی شانگالە لە کاتێکە وانییە تۆ چەند هێزێکی جیاوازی لێ تۆ بێ بە چەند جانبێکی جیاواز تۆ ڕوئایەکی ترت هەبێ بۆ فۆتۆگرافی ینی کاک ئەحمەد حزب و لایەن و سیاسەت تەداخلی هونەری فۆتۆگرافریشی کردووە وای کردووە کە فۆتۆگرافەری هەنگاوی بێتە دواوە بەدڵنیاییەوە من ئاگام لەوە بووە کە هەندێک حەزب هەبووە چەند فۆتۆگرافەرێکیان هەبووە تەنها ڕێیان سپاردون بڕۆن ئەو فۆتۆیانە بگرن و دواتر هەر خۆشیان لۆبیان بۆ کردن خۆیان فۆتۆکانیان ناردۆ بۆ مؤسسەکانی دەرەوە بەڵام لە پێشبڕکێکی ئاوایە بەم شێوەی کە ئێمە کردومانەتەوە هی وەردپرێس فۆتۆیە بەدڵنیاییەوە لە 4 فلتەر درراوە هەموو فۆتۆیەک فلتەرێکی تەکنیکی کە زۆر جار چاوپۆشی لێکراوە فلتەرێکی ئەزمموی ئەو کەسە فلتەرێکی سیاسی کە زۆر گرنگە دواتر فلتەرێکی بیرکردنەوەی ئەو کەسە ئایم کەسە ئەوێت چی بگەێنێت کاک ئەحمەد فۆتۆی جۆرناڵیزیان فۆتۆی هەواڵی یان بڵێ فۆتۆی ڕاگەیاندکاری لە چ کاتێکە دەوری خۆیان بینێت تەنها لە کاتی جەنگیان لە کاتی خۆنیشاندان و گردبوونەوەکانیشە ئێوە لە چ کاتێک پێویستە لەوێ بنیان فۆتۆگرافەران کە ئێستا دەمان بینی فۆتۆگرافەری لە کار لە جۆرنالیست دەکەن ئەوەی شەکە لە پرسیارە زۆر گرنگەکان لەبەرەوەی خەڵک واتێکیشتو ئەگەر فۆتۆگرافی ڕۆژنامانی بێ بکوژرە یا بە برینارکردی هیچی ترە نییە زۆرێک لەو فۆتۆیانی کە ئەم ساڵ براوەی خەڵاتی وەرپرس فۆتۆ بوون ئەو فۆتۆیانن کە بەنگلیزی پێڵان ئافتەماس لە دوای ڕووداوەکە تۆمار کراوە چکە کاتێک هێزێکی بیانی لەگەڵ هێزێکی ناوخۆیە شەڕەکەن دژی هێزێکی تیرۆریست ئەو کاتە فۆتۆی ئەکشنی زۆرتیە ئەتوانی ڕسمی تەقینەوە بگرێت توانین ڕسمی خوێن بگری بەڵام کاتێ و هێزانە ئەو ناوە چۆڵەکەن پێویستە خەڵکێکی لەو شوێنە بمێنەوە بزانن لە دوای ئەو ڕووداوانە چی ڕوئەدات بەدڵنیاییەوە تۆمار نەکراوە لە ئێستا لە مووسڵ زۆربەی فۆتۆگرافەرە بیانەکان گەڕاونەتەوە لە دوای نەمانی داعش لە مووسڵ ستۆری تازە دروستەکەن بەڵام ئێمە دایمەن تەقینەوە هەبێت چاومان لەوەیە و زۆرێک لە فۆتۆگرافەرەکانی ئێمە کوردەکان لە ساڵانی 2005 و 6 پێشبڕکیان لەسەر ئەوە کرد چێ زۆرترین ڕسمی تەقینەوە بگرێ چێ زۆرترین ڕسمی خوێن بگرێ وای لێهاتە بوو کەمە بەشێکیان ئەمە دەتوانین بڵین هەونیە یان ئەمە بەشێکە لە کاری جۆرنالیزیان ئەمە بە شێوەیە پەیوەندی پێوەنیە بەدڵنیاییەوە پەیوەندی پێوەیەتی بەڵام ئەبێ باڵانس ڕابگری بەقەدەر ئەوەی تۆ فۆتۆی خوێنەگریت ئەبێ واشم لێ بکەی شانازی بکەم بە عێراق و کوردستانەوە بەقەدەر ئەوەی تۆ منداڵێک بە گریان و پیشانە دەی ئەبێ ئەمەلێکیشم بدەیت کاک ئەحمەد مووسڵ ئێمە دوور نییە لە ئێمەی کوردستان یان لە ئێمە خەڵکی هەرێ خەڵک هەیە لە دەرەوە بێتە مووسڵ بۆی لە ئێستاە فۆتۆی جۆرنالیزیان فۆتۆی هەواڵی بگرێت بەڵکو خەڵکی ئێمە لێرەوە ناچێت بوو لەبەرچی لەبەر تەمۆحە یەکەم ئەوە دووەمیشان بڕوانە بوونە بەخۆت ئەوان وا تێگەیشتم لەبەرەوەی ئەمریکیەک لە ئەمریکاوە دێ و فۆتۆیان ناگرێ زمانی پاری بۆ کراوە خوێندنێکی باشی هەبووە و ئەگەر هەشتێکیشی لێبێت ئەو مؤسسەیە زمانی کردووە بەڵام ئەگەر خۆمان بچین ئەمانە نییە بەڵام من بەعکسەکەەوە ئەیبینم جوانی ئیشەکەی ئێمە لەوایە بۆ هەموو تەحەدیە و ئێمە بتوانین بچینەوە فۆتۆکی باش بگرین کامەرانی دامەزرێنی مێترۆگرافی ئاخر فۆتۆ تەنها 4 چرکە پێشەوەی فیشەکەی بەرکەوێ لە چەندی مؤسسەی دنیا بڵاو بێتەوە پێشەوەی فیشەکەی بەرکەوێ فۆتۆیەکی گرتووە پۆلیسێکی عێراقی ڕاکە بەناو چیمەنەکەیە ئەو فۆتۆی گرتو ئیجا فیشەکەی بەرکەوت تەنانەت ئاخر فۆتۆشی بۆ شێوەیە گرتووە کە کۆمپۆزیشنێک یا داڕشتنێکی جوانی هەبێ فۆتۆکەی بۆی ڕێز لە فۆتۆکەی بگیرێت چۆن کامێرەکەی گەشتوتەوە دەستم کاک ئێمە ئەو ڕۆژی کە بریندار کرا هەموو ئەشیەکانی خراە ناو سایرەکە و تەنانەت کامەرانیشان هەڵگرت خستیانە پشتی مێکزەمینیەک بەڵام نەخرا بۆ ناو مێکزەمینیەکە بەڕاستی یەکەم جارە باسیەوەکەم خراب بۆ سەر دەرگای مێکزەمینیەکە ئێمە وەبان بە ڤیدۆ لایە کاتێ سارەکە بەڕێەکەوێت چەند مەترێکە ڕوا ئەو سارەیە خۆی کێشە بە بەرزاییەکە کامەران لەسەر دەرگاکەکەوێتە خوارەوە دواتر ناچێریشیان بۆ هاتووە یاخود دەوریان گیراوە چۆن ئەو دەورگیرانە ئەوە نەبوو کە کامەران بەجێ بهێڵێمە سەر پێشانگاکە کە ئەمڕۆ پێم وایە دوایین ڕۆژە لە هەولێر و قۆنسولخانەکانی شندێکیان لە قۆنسولەکان بەشدار دەبن دوایەوەی بەرنامەتان لە سلێمانی چیەوە فۆتۆیانی کە لە سلێمانی نمایش دەکرێن هەمان فۆتۆکانی هەولێرن یاخود فۆتۆی تایبەتن قسە لەسەر خودی فۆتۆکان پێی بەم چی و چی ئەو فۆتۆیانە باشترین 3 ساڵی ڕابردووە هەر فۆتۆیەک کاریگەرێکی گەوری دروست کردبێ لەسەر هەر بابەتێکی دنیا لەو وەرپرێس فۆتۆ لەو پێشانگایە هەیە بابەتی ژینگەی تایە بابەتی گۆڕینی ئەو هەوای تایە و لایانی سیاسی تایەوە ئەو هەموو گۆڕانکارانی لە فەنزوێ لە وڵاتەکانی تر ڕوویدا بەدڵنیا بابەتی مووسڵیشی تایە هەمووشی تایبەتن بە عێراقا نەخێر هەموو تایبەتن بە هەموو جیهان لە نزیکەی 25 وڵاتەوە فۆتۆکان نمایشەکرێ ینی ئەو فۆتۆیانە لە 25 وڵاتی جیاوازەوە هاتوون
ئێمە لە بەغداد دەستمان پێکرد بە حکومیەوەی ئێمە لە وەزعی عێراق تێگەیشتون ئەگەر بە تەنها لە هەولێر بمان کردایە تۆزە تەشەنووزی دروستە کرد لای فۆتۆگرافەرە عەرەبەکانمان لەبەر ئێمە فۆتۆگرافەرێکی زۆری عەرەبیشمان هەیە کە هەمویان بە نەفەسی سەربەخۆییەوە ئیشەکەن هەمویان سەربەخۆن و هیچ باگراوندێکی حزبیان لە پشت نییە بۆ ئێمە مجازەفێکی گەورە بوو لەبەری فۆتۆکانمان بە 16 خاڵی پشکنی ناناردووە بۆ بەغداد و ئەو ڕۆژەمان قەتبیر ناچێت کە گەیشتە بەغداد ئێمە هەمومان کردمان بە ئاهەنگ وتمان ئەمە مهمێکی مستحیل بوو ئێمە توانیمان فۆتۆکان بدەین چکە خۆتە زانی ئەو هێزە جیاوازانی عێراق هەمویان ئەیانی سەری فۆتۆکان کە مزام چیتیا دژی مەذهبەکەی ئەوان چیتیا دژی ئاینەکەی ئەوان لە کاتێکە هیچ ڕۆشنبیریەکان نەبوو لەسەر پێشانگا لە هەولێر لە دوای 21 ڕۆژ لەوەی بەقا کردمانەوە ئەمڕۆ پێم ناخۆشە وا بڵم بەڵام ڕۆ دوایین ڕۆژی پێشانگاکەیە بەڵام ئەوانی کە نەیانتوانیەوە لە هەولێر بیبینن ئەوانی کە لە بەغاژ بوو نەیانتوانی بیبینن ئەتوانن لە ڕۆژی 24 مانگەوە کە خونسۆخانەی هۆڵندا لە هەولێر یەت بۆ سلێمانی ستافەکان لەوێش پێشانگاکە دووبارە ئەکەنەوە بۆ 21 ڕۆژ لە باخی گشتی بەردەوامە بێت لە سلێمانی بەڵێ زۆر سپاس بۆ ئاژانسی میترۆگرافی سپاس بۆ مینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و لە تەوەری دووەمی بەرنامەکەمان پێتانەگەینەوە لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000. چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تەمێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
بینەرانی عزیز ژیانی ژیان تەوەری دووەمی بەرنامەکەمانە دیارە 4 ساڵ لەمەوە پێش بوو کە مریەم کە یەکێک بوو لە ونبووەکانی هەڵەبجەی شەهید لە دوای چەندین ساڵ لە ژیان لە وڵاتی ئێران گەڕایەوە بۆ هەڵەبجە ئەگەرچی مەراسیمی گەورە و فەوزایەکی گەورەی بۆ نرایەوە بەڵام مریەم کرا بە هاوناس لە هاونازیشەوە دوای چەند ساڵێک ژیان ئێستا ناوەکەی بووەتەوە بە ژیان بۆیە دەمەوێت لەم بەرنامەیەدا یا لەم تەوەرێدا قسە لەسەر ژیانی ژیان بکەین نامانوێت بگەڕێنەوە بۆ سەردەمی مریەم کە خۆشی پێ ڕازینی هەرگیز وانێ مریەم زۆر باشە قسە لەسەرەوە دەکەین لە ئێستادا ژیانی ژیان چۆنە ئەگەرچی دەبێت لە تایتڵی ناوەکەیە بنووسین ژیان کامەران ونبووەکەی هەڵەبجە یاخود دەبێ بڵێن ونبووەکەی هەڵەبجە هێشتا هەر نەدۆزراوەتەوە ئەگەرچی هاتووەتەوە بەڵام هێشتا هەر خۆی نەدۆزیوەتەوە قسەی زیاتر دەکەین لەگەڵ خودی ژیان کامەران ژیان خان زۆر سپاس بۆ دەرفەتەوە ژیان خان بەخێر بێ بەیانیتان باش بەیانی بینەران و بەڕێز باش زۆر سپاس بۆ داواتتان سپاس بۆ توش کوردیەکەت ئێستا ماشەڵڵا تەواو لە من باشتری تابعاان زۆر باشە هەورامیش دەزانی هەی هەنیک دەزانم هەورامەکە چۆن فێر بووی هەورامی نازانم لە لاشعورم تیا بوو یا لە ماڵ کاک لۆقمان لە هەڵەبجە فێر بووم لە جەنابەت فێر بووم لە برادرانە هەڵەبجەی هەورامیەکان یان نازانم هەورامی قسەم بۆ بکە ژیان وەڵا هەورامی چنێ فرە خاس مەزانەوە بەس ئەوە کەس نییە چنی چکو هەورامی فێر بیە وڵا ئینانی یانێ تاتەم ئینانی هەڵەبجە و ژیان خان خۆت حەزە بە زمان و شێوەزار و ئەمانە هەیە تابعاان زۆر محاوەلە دەکەم بەس بەداخەوە دوایەوە کە لە ئیران گەورە بووم نەکە لە ئیران گەورە بووم بەداخەوە لە وێلاتی خۆم دوور بووم لە کەس و کارە خۆم دابراوم کەس نەبوو فێرە کوردی و زاراوەکانە کوردیم بکات ئیتر لەو 4 ساڵە خۆم محاوەلە دەکەم تا فێر بم مەسەلان ئێستا برادرانم زۆر محاوەلە دەکەن بەڵام هەر کام بەشێکی تایبەتیان هەیە ناوچەی گەرمیان و هەڵەبجە و هەورامان و بادینانەوەوانە ینی کامەیت پێ خۆش و کامی بۆ تۆ ئاسان بوو لە سەرەتاکەی وەڵا هەورامیەکە لە ناخەمە بەڵام هەمویان بۆ من زۆر باشە وتت تاتە دەڵێ پاسەبی واتت تاتە مەبەستت کێ بێ تاتە مەبەستم لوقمان عەبدولقادر سەرۆکی کۆمەڵە قوربانیانە کیمیاباران هەڵەبجە هەموو پیاوەکانی کوردستان باوکی منن هەمویان و هەمویان برای منن بەڵام مووقفی کاک لوقمان لە کاتی خۆی کە من گرامەوە بە هەریمە کوردستان مووقفێکی زۆر جیاوازتر لە هەمویان بوو یعنی یەکەم ڕۆژ کە من 3/5/2015 گرامەوە هەریمە کوردستان منی بردوو لە ماڵە خۆی چەند ئێحتیمامیدا بە مناڵەکانی خۆی لەوە زیاتر تا ئەم دەقیێنی ئەم بەیانیە پیش لەوە بم کە سەلاویشەوە بوو ئێوە بەڕێزەوە کاک جەلال وەکو باوکی ئاگادارێ بووە یعنی ئێستاش ینی بارداوام ئەگەر یەک ڕۆژ غەستنەکەن دەڵێت چەنی بیرەحمبێنی ژیان لێرە حەقی خۆیەتی سپاسی بکەین مەمنونێ خۆی و ماڵ و مناڵ و هەمویانە زۆر باشە ئێستا بابینەوە سەر تەوەرە ئەساسیەکەی خۆمان ژیانی ژیان ئێستا ژیان کێیە ژیان ئەو کەسێکی بەرامبەرتان بەو هێزۆ تەوانایە دانیشتووە لەکوێ دانیشی ژیان خانێستا لە هەولێرە ژیانت چۆنە من کەوتم چیت بۆ بنووسم وتت بنووسە ژیان کامەران کێیە کامەران باوکە نەدۆزراوە منە باوکی کە چۆن ژیان ناوێکی جوانە بۆ ئەوە کە هەموو کات لە بیرم دەبێت بە کامەرانی و بەختەوەری بژیم ناوێکی حەقیقی نییە کامەران بەس خۆم محاوەلە دەکەم کە حقیقت ببەخشم بەو ناوە لە مانای وشی کامەران گەیشتووی بۆیە بەڵێ ئینشاڵڵا کامەرانی ژەوی زۆر باشە بە ینی ئێستا بەردەوامی لەسەرەوەی کە لە ڕێی DNA یا لە ڕێگاکانی ترەوە بگەڕێ بۆی کە کەسوکارەکەت بدۆزیتەوە یا کۆڵەتیاوە من کۆڵ نادەم بەرداوامم بەڵام ئیمانم نەما بەڕاستی پێتان بڵێم دابڕام یعنی بە هیچ شیوە تەحملم ناوە 1 ساڵ و نیم پێش هەمووتان ئاگادارین لەوانەیە خەڵکە خۆشەویستیش بزانن کە بە بەریارە جێگەرە سەرۆک وەزیران ئێمە لە خەستەخانەی ئەنەب فەحسە DNA-مان ناردووە و ئەلەساس ناردن بۆ بریتانیا دوای 1 ساڵ و نیم هێشتا وەڵامەکەی نەهاتووە و من 2 ڕۆژە پیش لە هەڵەبجە بووم چوم لای حاکم و 28/10/2018
ریزالت دیێنەی تەواو بوو لە بریتانیا بەڵام بۆچی هێشتا ئێلان ناکەن پێمان ناڵێن کەس نەبوو بە ڤایبەر ڕسمێکی بگرێ و بینێرێتەوە بۆت نۆنەرەتی حکوومەتە هەرێم لە بریتانیا زۆر ئازیەتی کێشا چۆر سەردانیان کرد وتە ئێمە بەس لەگەڵ ئەو کەسێک ئەو ریزالتەکی ئەو سامپڵانەیان ناردوێ معاملە دەکەین و ئەو کەسێش دەڵێ کە وەڵامەکە نەگەیشتووە منش هەواڵەی خۆم کرد تاو ئێستا جارێکی دەست پێ دەکەیتەوە لە گۆشەیەکی تر لە ڕێگەیەکی تر ئەوەندە ماندیم جاری هەر بیری لێ ناکەم بەشە ژیان خەمباسە لەوە کرێستا لە هەولێر دانیشی بۆچی لە هەبڵەوەجەوە هاتوویتە هەولێر و ئێستا لێرە بەچیش و کارێ خەریکی لە هەڵابجێ کەسام نەبوو کە لەگەلی بژیم ڕاستێکە لە هەولێریش کەسام نییە کە لەگەلی بژیم بەڵام لە هەڵابجێ گومانم بە دار و بەرد و کۆڵان بە کۆڵان هەڵابجە بوو هەر کەسم دەبینی گۆمانم ئەمە نەکە باوکەمان بە ئەوە نەکە برایەمان بە ئەوە نەکە خوشکیمان بە دایکمان بە و ئەو کارە ساتێک گەورەیە کە دوای هاونازبوونیان هێنال بەسەرمان و جوان نییە هینە بەکار بێنم بە شیوازی لە شیوازەکان منیان دیپۆرت کرد لە هەڵابجە یعنی ڕێگا و شوێنیان لە من گرتن نه هیچەوە کاک جەلال بە تەوامی ئاگادارە و ناتوانم هەموو شتی ڕاستە خوغە بینی بڵێم بگەڕێیتەوە هەڵەبجە من دەچم دەرفەتم هەبە دەوامم لە هەولێرە تەلەبەی زانکۆم لە هەولێر مەجال هەبە ئۆتلێ هەبە یەکسار جانتاکەم حاضر بەڕ هەڵابجە ژیان خان ئەگەر بێت و کاک جەلال ئەگەر بێت و دایک و باوکت لە کوردستان نەدۆزیەوە تا چەند ساڵی تریش ئەم کوردستانە جێدەڵیتەوە یان هەلێرە بەردەوامە بیت ژیانی ژیان لە کوردستان بەردەوامە بێت من ماریام هەڵابجەی بووم لە گوگەلی سەرچ بەکان نووسی ماریام هەڵابجەی هاوناز بووم نیشتمان بووم ئامینە بووم سارا بووم گەشا بووم هەناو بووم ئێستا ژیانم بەم هەموو نەهامەتی ئەم هەموو ناوەی خۆت لە خۆت ئەو کاتێکە سنتەرە مایکرۆجین لە سلەیمانی هەر هەفتەمانیەکە بە مناڵ ئایلەی در روز جاری من مثلا روزی خوشک جنابتان بوم به 94 پوینت نازم چند فرقی نیه برای گوره میشانازی بوم دوای در روز بودن نه مثلا تو برازای کاک جلالی دوای بودن ببوره دوای در روز بودن مثلا تو مثلا فلان کس نی یعنی من یان تزاندو یعنی کزی جرگم هاد بلن بجم نهش تا استا با نبون جنسی و ناسنامەوانش کە هێشتاش نیمە هەر بەجێم نەهێشتووە وڵاتی خۆم زۆر باشە کاتێکە لەو کاتانەی کە دیێنەکە هەندێک جار نەتیجەی داهاتەوە 1940 پوینتەوەنە تۆ کچی فلانە ماڵی پەیوەندی لەگەڵ چەند ماڵێکە زۆر باش و لە تەوێڵە لەگەڵ ماڵێکی خاتوونێکە پێم وایە ویدا نەسرەدین بوو لەگەڵ ماڵی دایەشەونم لەگەڵ چەند ماڵێکی تر ئەوە تعاملێکی زۆرت هەبوو ئێستا ئەوان تعاملیان چۆنە لەگەڵ چا پەیوەندیت هەیە لەگەڵ ئەو خێزانانە هەر یان یا کام لەو خێزانانە باوەڕی وایە کە هێشتا هەر تۆ کچی ئەوانیت چەند پرسیارێکی قورسە من تۆشی مووقف دەکەین باید بە شیوازێکی تر وەڵام بدەم ئێستاش یعنی یەکۆم جارە لە ڕاگەیاندن ئەو بەحسە دەکەم و چۆن کوڕە خۆمانی کاک جەلال تاکە ئافرەت لەسەر زەوی بوونی دایک بۆمانەدە لەیلا خوشکی گەورەی ویدایە و تاکە پیاو کە بوونی برا بۆمانەدە کاک شاکر برا گەورەی ویدایە بە چه هۆکاری نەیان هێشتمان بە ئایلەی ڕاستەقینەی خۆم شاد بم نازانم بەڵام نەمەوێ نفسی لەوە زیاتر ماندوو بم کە معاملە بکەم لەگەڵیان هاتۆچوو بکەم کەچیانم کەچیان نیم لەو گومانە بم ئیتر نەک مەسەلەن بەحس مەحرەم و نامەحرەم هەیە بەحس ئایلی هەیە تێکەلاوبوون مەسئولیات ئەرکەکان نەمەوە زۆر نزدیک بم حسارم ناردوو بەس هەندێک جار کەم و بیش باڵە نەگەڕێتەوە بۆ ئێران یا سەردانت نەکردوێتەوە خێزانە یەکەمینەکەی ئێران هیچ پەیوەندیەک تێ لەگەڵیا ساڵی پیش بۆ من سەردانە ئیرانم کرد دوای کە جنسی و نفوسم لێم وەرگیرا لە هەریمی کوردستان لە ئیرانیش حالیان نەتوانم سەردان بکەم بەس محاولە دەکەم بزانم دەتوانم پاسپۆرتە ئیرانی کەم چارەسەر بکەم بۆ ڕۆمیانە و بەڵام بوو نەوروز دایکم و برام و براژن و برازەم لە ئیران هاتەبوون میوانە من بوون باسیەوەت کرد کە
نفوسیان تەسکەرەی ئێرانیان لێوەرگرت و تەسکەرەی هەرێمیان داوێت ئێستا هیچ کێشەیەکی ئیداری هەیە لە هەرێم هیچم نییە لە هەرێمی کوردستان لە عێراق هیچم نییە لە ئێران تەسکەرەی ژیان کامێرانەکەت نییە نانیمە لە بەغدا ڕێگەریان کرد هێشتا خاوەن جنسی و نفوس و تەسکەرە و پاسپۆرت و هیچم نییە لە سەیتەرە بەدام و چاو دەمناسان سەلام عەلەیکۆم فلانە کەس یا ئەگەر کەسی لەگەڵام بێ لە هیچم نییە لە ئێرانیشی سنەماوە تۆ خەڵکی هیچ کامێکیان نی بە وەلا نازانم تر لە ئاسمان هاتم مۆجێزە نیمێ بەڕاستی چم نییە بچیتە زانکۆ و لە زانکۆ بخوێن ئەو کاتە من هاوناز بووم ئەو کاتە هاوناز بووم باڵێ نفوس و جنسی هاوناز پاسپۆرت هاونازم هەبوو لەسەر ئایلە هەم بوو دوایی ئەو کاتە ئیرانیش هەبوو مەریەمیش بووم بەڵام کە دوای برای هاوناز دایەکی هاتان سەکاڵایان کرد جنسی و نفوس و پاسپۆرتە هاونازیان لە من ساندان و ئەولەش پاسپۆرتە ئیرانیم ئەکسپایر بوو بووم تازەیان نەکرد بەڵام هەر محاولە دەکەم ئینشاڵڵا تازە بکەن ئیتر ئێستا کە لە هەردوو نفوس بوویت باشە خان دەمانوێت زیاتر بینەرانیش دڵنیام دەیانوێت زیاتر لەسەر ژیان بزانن دەردەڵەکانی ژیان باس بکەن ئەوەی کە تاوان دەزانم خۆت کچێکی چست و چالاکی بۆ ئاسانیە دانانیشی خەریکی خەفەت خواردن و گریان و ئەمانە بیت بینەر زیاتر حەزەکە لەسەر تۆ بزانێ بەچیەوە سەرقاڵی جگە لە سەرقاڵبوونەکەت و ئاوەتەکانت چین بەرنامەت چی هەیە من خەریکە نوویسینی کتاب ژیانەمە ژیاننامە خۆم لەگەڵ هاوڕێی زۆر خۆشەویست برای عزیزم کاک سیروان عباس بەیەکەوە دەنوویسین و حەزم بوو ڕێکخراوی دانم بە چالاکی لە بۆوار جینۆساید بۆ کەیسە جینۆساید ناساندنی جینۆساید لە ئاستە عالەمی بەڵام بەداخەوە بەهۆی نەبوونی جەنسی و نفوس ناتوانم ڕێکخراو دادەمەزرێنەوە ئەو پلانم هەمووی جاری ئستۆپ کراوە لە ئەنجومەنە وەزیران داوام دەکەم لەسەر مەلاکە پارێزگای هەڵابجە وەکو مناڵەکانە ونبووی کێتر دۆزرابوون تاعین بووم بەڵام بەهۆی ئەوە کە زانکۆم لە هەولیر بوو شون نیشتەجێبوونم لە هەولیر بوو نەقل ئەنجومەن وەزیران کراوە زۆر باشە ئیتر با پرسیارێکی قورسترت لێ بکەم ژیان طبعا حبای ئەوەندە حتمما داخوازیکەرت دێت لا إله إلا الله هەیەی خۆچی بڕیاری زەواجت داوە کەس هاتووە بە دڵت بێت یا ئەوانەی کە دێن بە دڵت نییە بۆیە بڕیارت نەداوە پرسیارت خۆ ژیانی هەر هەمومانە طبعا ئەوش خۆی داناوە بڕۆ بۆیە دڵە ژیانی هەمومانە پیرۆزە تۆ هەودەردی طبعا يعني وەکو هەر کەسی تر منیش ئێستا تەمەنم سەر و 31 ساڵە ڕێکلام نابێ ینی مەبەست پیش هاتووە طبعا زۆریش بەڵام یەکێک لە هەوکارەکانی کە تا ئێستا زەواجم نەکرد بۆ ئەو کەیسێ نەبوونە ئایلەی خۆم و نەبوونە پشتۆپەنای خۆم و نەبوونی ناسناوە و نفوسە خۆم بوو بەڵام ئیتر مەهامی خۆبەخشام کاک ئەیات کە وەکو برای گەورەمە چوو بە دوواداچوونی کرد دەتوانم زۆر باش ئیتر بزانم قسمەت و نەسیب چییە بە ئیشاڵڵا هەیە یعنی چۆن یعنی هیچ شتێک لە ئەرەدادا هەیە لە ئێستادا ڕەنگە بەم نزیکانە بۆ منە زەواج بکەی وەک کوور دەڵێ گۆچانی خۆت خۆ دانەناوە نا کەسێکی تایبەت هەبێ نا بەس ترکی هات بزانم قسمەت و نەسیب قسمەت و نەسیب چی بڕیاریەوەت نەداوە کە بڵێ من زەواج ناکەم سەرەتا کە داهاتی چاوەڕێی یەکلایکردنەوەی دۆست دەکرد ئێستا یەکلای نابێ بە ئەم لە ژیانە خۆم لە دەست نادام تر لەو تەنیاییش ڕزگارە زۆر باشە چیتر هەیە کە بینەر دەیەوێت بزانێ لەسەر وەلاهی خەڵک زۆر لە کاتی کە نفوس نازۆیان لە من ساندە بوون دوای مەریەم بووم دوای هیچ کەس بووم دوای بووم بە ژیان دوای ینی ژیانیش ئێستا هیچی نییە خەڵک گوتن کە ینی یەک گەلەیی هەم هەبوو لە خەڵکی کوردستان ئەوانە کە لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتی دڵم زۆر شکاڵیان بەڕاستی با بینە خۆمان بمێنە خۆشک و برایی خۆمان و ڕاگەاندە خۆمان یەکۆم شت زۆر سوپاسێ هەموو ڕێکخراوە مەدەنیەکانە کوردستان و هەموو کاناڵەکانە ڕاگەیاندان دەکەم لە هەڵابجەوە یەکۆم ڕۆژ هاتام تا ئەم دەقێ کە بەڕاستی پشتۆپەنایەمان بوون و دەنگمانیان گیاندە بوو بە هەموو خەڵکی کوردستان
جێگە لە یەک دەستگا میدیایی کە ئێستا بایکۆتم و بلاک لیستم لەلایەن خۆتان نەزانین کیە ئیتر لەوە زیاتر ناچم. بەڵام کاتێکە قرار محکمە دەرچوو بە بەریارە بەرز حاکم پەژارە لە هەولێر کە من ژیان کامێرانە من زۆر خۆشحاڵ بووم، یعنی زۆر گریام لە خۆشحاڵی گریانە فرمیسکە خۆشحاڵیم بوو. خەڵک گوتن خۆم ناسنامەی سوێدی دووەرنەگرت، ناسنامەی کەنەدی نییە ئەوانە، باوەڕ بکەین بە هەرچی کە قبولتانە قبولمە. ئەگەر ڕۆژێ لە وڵاتە دەرەوە خاوەنە ناسنامە بم ئەوەندە خۆشحاڵ نابم کە لە وڵاتی خۆم. من لە پێناوە ئەو خاکە بوو کە ئاوارە بووم، هەتی بووم، بێ کەس و کار بووم، دایک و باوکم لە دەستم چوو، بە تەنیا ژیام، ئێستاش بە تەنیا ژیم، یعنی هەموو شتانە لەبەر خاتەوەکی کورد بووم. ئەو کارە ساتە بەسەرم هات، لە DNA ئەم ئیسبات بوو کوردم، لە ئۆراغۆشتەکانم هەمووی ئیسبات کراوە بوو کە کوردم. خەڵکە هەڵابجام لە وەرەقەکانی ئیران هەموو شتی شاید حاڵەکان دایکە ئیرانیم هاتەوە محکەمەی سلەیمانی. ئەی تۆ لە وڵاتی خۆت مادەم خاوەنە جنسی و نفوس نەبێ خاوەن لە وڵاتی تر وەکو ئەگەر مەجبور بم بە ڕۆژی لە ڕۆژان بڕۆم و خاوەنە جنسی و نفوس بم لە وڵاتی تر قەت دڵم ئەوەندە خۆش نابکە. ژیان خان خەڵکێکی زۆر یان بە تایبەت لە چینی گەنجان دەیان هەیە وڵاتە بەجێبڕن و بەشێکیش بەجێ هێشتون. تۆیە کە بەشێکی تەمەنە لە دەرەوەی وڵاتی خۆت بەسەر بردووە. چیان پیاڵی دەرەوەی وڵات چۆنە بینی؟ ئەخۆ نیشتیمانی خۆت یاخود نیشتیمانێکی بێگانە خۆشتر و باشترە بۆ ژیان؟ من ئیران بە من نیشتیمانێکی بیگانە نازانم، چۆن لەوێ ژیام، لەوێ فێرە زمان بووم، لەوێ یعنی پەناهمان بۆ ئێران بەڕاستی و تا ماوەیەکی 6-7 ساڵی نەمزان، یعنی تا 18 ساڵی نەمزانی کە خەڵکی ئێرە، بەڵام مزانی کە مناڵە ئایلێنیم، بەڵام باوەڕ بکەین بە قەناعەتی خۆم وەکو کەسی کە ئیتر لە ئیران زان کۆم تەوام کە لە ئیران ژیام، ڕاستە فەرهەنگەکانمان بێکۆ تەقریبا نزدیکە. باوەڕ بکەین هیچ شتی لە دنیا وڵاتە خۆت نابە، هیچ شت لە دنیا ئەو ئەرزەنیە کە سەردانی لە سەریەخەوێ. ئەوە نییە ماڵم لە هەولێر خۆشە، ژیانم خۆشە، بەڵام کە ئەگەڕۆم هەڵابجە سەیتارەی هەڵابدەم خێش ئەوە بەشێکی لە خۆمە. ئەزانی ئیتر شار بە شار جیاوازیتر حساب بکە وڵات بە وڵات. ئێستا تەماشا بکەن ئەو کەسانە کە لە دەرەوە ژیان هەمویان خەریکە بێنەوە وردە ڕاستە مثلا خاوەن جنسی و پاسپۆرت بوون. ئێمە هەر کەس دەڵێن سنگ لە شوێنە خۆی قۆرسایی هەیە، وایان ئەبەر لە شوێنە خۆی قۆرسایی هەیە. ئێستا مەسەڵەن لەگەڵ ڕێزان بوو ئەو بەڕێزانە کە دێن لە ماڵەکانی خەڵک خزمەت دەکەن، خەڵکی وڵاتانی تەرە مەسەڵەن فیلیپین و ئەندۆنێزی و مالێزی و قەنە ئەوانن، لەوانە لە وڵاتە خۆیان دکتۆرایان هەبە، ماجستێریان هەبە، بەس کە دێن لە وڵاتە ئێمە وەکو جوری تر تەماشا دەکەن. ئێمەش بچیم لە وڵاتی تر شتێکی وایە ئەو هە تەماشامان دەکەن. ڕاستە وڵاتە ئێمە ژیان زۆر قورسە، زۆر زەحمەتە. ما هاوڵ دەکەم ئینشاءالله لەم دوایی ژیانمان قورس نەبێت، تۆزی باشتر ژیان خۆشە بێ ئینشاءالله هەموو بۆ هەموو خەڵک ئینشاءالله. پەیوەندیەکانت لەگەڵ خێزانی یەکەمتمدا زوو ئێستا لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە پەیوەندیت هەیە ئەوە کە ساڵێکە نەڕۆشتویتەوە، ئەوانیش بەتایبەت نەورۆز هاتوون. باڵێ جگە لەوان کیتر سەردانتەکە لە هەڵەبجە بەتایبەتی بۆ هەولێر؟ گەلەیم هەیە لە هەڵەبجەیەکان نایەن لە لاو درەنگ بێنەوە بێن. من داکە ماڵم کراوە، ماڵ من نییە، ماڵە هەموو خەڵکە هەڵەبجە. من یەک دو ماڵم هەیە، یەک دو برادرە زۆر زۆر باش و خۆشەویستم هەیە کە ئایلێن ماڵ مامۆستا مەنزار کاکەین کە زۆر عەزیزان لە هەڵەبجە دێن لەلا منەچە، ماڵە تاتە ماڵ کاک لۆقمان، ماڵی مامۆستا ڕێباز، ماڵ مامۆستا فەرهاد قادرە. ئەوانە ینی زۆر ماڵەکانی زۆر زۆر باشن بۆ من و هاوڕێکانی زۆر باشن. باڵێ ئێستاش ژیان خان من بە کورتی دەم هەیە باسیەوە کە ژیان ئێستا پێویستی بە چییە؟ جنسی و نفوس، پاسپۆرت، کاتە نیشتمانی. وەزیرانی دەیە هەموو وەزیرەیە بینی؟ نا حەق نییە، حکوومەتە هەریم بەڕاستی هیچ قوسوری نەبوو بەرامبەر کەیسە من. منەمەوە پرسیارە بکەم بەتایبەتی کابینەی پێشووسەرۆکی ئەنجومەنی وەزیران پێم وایە هاوکارێکی باشتر بوو. تەبعاً باڵێ. چی بۆ کردیت؟ شوێنی نیشتەجێبوونە ئەمانی بۆ من دابین کرد. باڵێ حەقی خۆمە، بەس یعنی
من بۆکو خۆم کە تاماشا دەکەم دەبینم بۆ من زۆر گەورە بوو کە ئەم ماڵا و ماڵ نەبووم دامەزراندن حکوومەت بووم ئەوانش بۆ من زۆر گرنگ بوو سەرەتاییەکانیان پێداوی بەڵێ بەڵێ و ناوی هەڵبژارد ژیان کامران لە هۆن شەمێران ناوی هەڵبژاردوێ بوو ئەوە کە من لەسەر کەسی تر نابم ماوەی تر بن جنسیە لێم بسێنان بڵێن کەچی ئێمەیە کەچی ئێمە نیت بەڵام ئەو ئیشانە لە حکوومەتە هەریم ناڕوات لە وڵاتی ئێمە چۆن سار بخۆنیم چۆن وڵاتی خۆمانەوە سار بە حکوومەتە فێدراالین غەڵەتام گوت فێدرالی تا حکوومەتە فێدراالین دەبێت لە بەغدا بووم جنسی و نفوس جنسی دەربن ژیان باڵە خۆیان هەڵبژار بێ هەڵبژاردەی خۆیان بوو زۆر باشە ژیان خان من دەرفەتی کەوتۆم نەماوە ئەگەر تۆ دوایین پەیامت بۆ خەڵک بۆ بەرپرسانی وڵات بۆ نیشتیمانەکەت ڕووکەیتە کامێرەکە چیان پێڵێ بە تایبەتی بینەر ڕەنگە چاوەڕێی شتێکی زۆر تازەترە لێ بکە چیان پێ دەڵێ من یەکۆم شت سوپاسە خاکە کوردستان دەکەم ئەم ماوەیە کە من هاتام کوردستان بینیم زۆر نەهامەتی بوو لە وڵاتەکەمان زۆر خۆراگەر بوو و زۆر بە قووەت بوو مەمنونیانم هەر بەردەوام بین وڵاتەکەمان پێویستی بە ئێوەیە کە بە یەکە وڵاتێکی جوان و نازدارتەرمان هەبە ئیشاڵڵا ببوورە کوردیەکەم تەپۆتۆزەکە دەکو ئێوە ناتوانم غەسە بکەم زۆر باشی تۆ فێری هەورامی بووبی کوردیەکەش تر باش قیمەکەرم بەڵام دەمەوە دەرسەڵاتەکانمان چه کابینەی تازە حکوومەت چه سەرۆکایەتی هەرێم چه پارلەمانتارانە بەڕێز بە یەکەوە بە یەک دەنگ بە یەک ڕەنگ بە یەک هەڵویست بەرامبەرە ئەم هەموو دایکە ڕەشپوشەکانە ئەنفاڵ و کیمیاباران ئەم هەموو نەهامەتی کە بەسەر کەیسەمان جینوسایدەمان هاتووە تۆزی مۆقفێکی جوان مەردانە تەریان هەبە با مناڵانی ترکە دێن وەکو من دەربەدەر ئاوارە نەبن زۆر بە کورتی پێم وایە تۆ ئێستا گەر یەکێک لە ئێرانەوە پەیوەندی دەگەڵا بکا بڵێ من خەڵکی هەڵەبجەم چی پێ دەڵێ دەڵێ مای هەڵەبجە مای ئەم وڵاتە با کەیسام یەکلایە بە ئەو کاتە بەڕاستی ینی بی هیچ یەک و دۆ دەڵێم تاوامە زۆر بە کورتی پێم بڵێ بۆچی کەیسەکانی هەڵەبجە یەکلایی ناکردنەوە لە دوای زم ناکۆیە هۆکارەکەی خۆت بە چیە گەڕێنیتەوە سیاسەت تەبان زۆر باشە سپاس بۆ ژیان بووە نەدۆزراوەکەی پارێزگای هەڵەبجە بۆ هیوایی کە ونبووەکانی پارێزگای هەڵەبجە نەبنە قوربانی ململانەی سیاسەتی نێوان لایەنە سیاسیەکان کە بە تایبەتیەوەشی کە جێگەی تێڕامانە زۆر جار لە زۆنی سەوزن بەڵام هەر خۆیان دەیکەنە قوربانی سیاسەتی هەموو شتێکی دەکات گرنگۆیە ژیان بگات بە ژیانی بە پاسپۆرت جنسیە نفوس کارتی نیشتیمانی مێشتا کارتی نیشتیمانی من وەرنەگرتووە تۆ بۆچی تاخر بڵێ ژیان زۆر سپاس دەکەم بینەرانی عەزیز من ژیانم تۆ جالال جیاوازێکەوە دەچینە لای زانیاریەک کە هاوکارم کاک عیمران بۆتان دەخوێنێتەوە دوای دەچینە سەر بڕگەی دووەمی بەرنامەکەمان ئەزیزان بێگومان کۆمەڵێک شت هەیە زیان بە مێشک دەگەێنێ من دەخاڵم بۆ ئامادەکردون و تەوری تایبەتم بۆ ئامادەکردن لەسەر ئەو خاڵانەی کە زیان بە مێشک دەگەێنن دیارە نەخواردنی نانی بەیانی ئەوانەی نانی بەیانی ناخۆن کۆلەسترۆلی خوێنیان زۆر دادەبەزێت و ئەوێش دەبێتە هۆی کەم ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە مێشکی خۆراکی نەگونجاو دابین بکات و هەروها نزمبوونەوەی چاڵاکی مێشک بۆیە نانی بەیانی یەکێکە لە خواردنە هەرە گرنگەکان بۆ مێشک و زۆر خواردن ئامارەکان دەبێتە هۆی ڕقبوونی دەمارەکانی مێشک و هێزی بیرکردنەوەش دادەبەزێنێت ئەمەش زۆر خواردن جگەرەکێشان دەبێتە هۆی ئەوەی مێشک چەند بەرامبەر بچووک ببێتەوە و تووشی ئەلیزیمەر بێت زۆر خواردنی شەکر دەبێتە هۆی تواننەوەی پرۆتین و مادە خۆراکیەکان ڕادەگرێت و ئەمەش تێکچوونی گەشەی مێشکی لێ دەکەوێتەوە واتە زۆر خواردنی شەکریش یەکێکە لەوانەی کە زیانی بۆ مێشک هەیە پیسبوونی ژینگە مێشک گەورەترین ئەندامی بەکارهێنەری ئۆکسیجینە لە لەشدا هەڵمژینی هەوای پیس دەبێتە هۆی دابەزینی ئۆکسیجینی دابین کراوی مێشک و مێشک تێیدا لێهاتووی مێشک کەم دەکاتەوە پیسبوونی ژینگە کەم خەوی خەو پشوو بە مێشکمان دەدات ئەمە شتێکی معلومە درێژە کێشانی کەم خەوی لە ناوچوونی خانەکانی مێشک لە ناو دەبات واتە کەم خەوی یەکێکە لە زیانێکی زۆری هەیە بۆ مێشک داپۆشینی سەر لە کاتی خەوتندا داپۆشینی سەر لە کاتی خەوتندا دەبێتە هۆی کۆبوونەوەی دو ئۆکسیجی کاربۆن و زوودا بەزینی ڕێژەی ئۆکسیجن و ئەمەش کاریگەری خراپی لەسەر مێشک دەبێت زۆر بەکارهێنانی مێشک لە کاتی نەخۆشیدا کارێکی قورسە یان خوێندنەوەی لە کاتی نەخۆشیدا ڕەنگە بێتە هۆی دابەزینی چاڵاکی مێشک و زیان بە مێشک بگەێنێ واتە لە کاتی
نەخۆشیدا یان لە کاتی ناساغیدا پێویستە کەمتر مێشکی خۆت مەشغوڵ بکەی و بەکاری بێنی. خەڵی دەیەم و کۆتایی کەم دوان واتە دیالۆگی واتە دەبێتە هۆی گەشە و کارامایی مێشک. قسەکردن و دیالۆگ و گۆڕینەوەی ڕائیەکان یەکێکە لەوانەی کە مێشک بەهێز دەکات. ئەمەم زانیارە نەبوو کە دەربارەی مێشک بۆ ئێوەم گواستەوە. بینەرانی عزیز تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە ئایا پەیوەندیکردن یا یەکتر ناسین لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە تایبەت بۆ پرۆسی هاوسەرگیری تا چەندە سەرکەوتووە. من پێشتر لە تۆڕی کۆمەڵایەتیەکەی خۆم لە فەیسبوک پۆستێکم کردووە و کۆمنتی چەند وڵاتیەکەی دوایی بۆتان دەخوێنمەوە، بەڵام دەچمە لای بەڕێز مامۆستا ڕەسوڵ وەرتێ بەرپرسی ڕێکخراوی بنیادنان و هاوکاری خێزان لەسەرم تۆرە دەوەستین و قسەی زیاتر دەکەین کە دڵنیام بینەرانی عزیزی ڕای جیاوازیانەیە، بەڵام ئەوەندە دەزانم بە پێی و کۆمنتانەی کە بۆمان هاتبوون زۆرینەیان باوەڕیان وایە کە شوێنێکی مناسب نییە بۆ یەکتر ناسین بۆ ئەوەی کە پرۆسی هاوسەرگیری تێدا ئەنجام بدرێت، بە تایبەت لەبەرەوەی کە زۆر جار ئێستاوای لە هاتووە مرۆڤەکان ڕوبەڕوو واقعی خۆیان پیشان نادەن و زۆر جار ماسکێک دەپۆشن، چەجایەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە پشتی کیبۆرد و کۆمپیوتەرێکەوە بیانەوێ دەموچاوی ڕاستەقینی خۆیان پیشان بدەن. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ڕەسوڵ وەرتێ بەرپرسی ڕێکخراوی بنیادنان و هاوکاری خێزان. مامۆستا ڕەسوڵ بەخێر بێت. زۆر سپاس. بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوون. مامۆستا گەر لێەوە دەست پێ بکەین، ئەمڕۆ ئەمرازەکانی پەیوەندیکردن زۆرن. ڕای هاوڵاتیانیش دوو جۆرە، گەرچی وەک ئاماژەم پێکرد بەپێی کۆمنتەکان بۆ پۆستەکە باوەڕیان وابوو باش نییە، بەڵام ئایا کەوتووەتەوە سەرەوەی کە تاک چۆن بتوانێت ئامرازەکانی پەیوەندیکردن بقۆزێتەوە بۆەوەی کە تێیدا یەکتر بناسیێنن و پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەن. بەناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا سوپاس بۆ جەنابتان، سوپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە ئێستا وەکو جەنابت باست کرد ئامرازەکانی پەیوەندی بەستنیان هاوڕێیەتی کردن. ئێمە لەگەڵ یەکە قسەیەکیشمان کرد بە ناوی هاوڕێیەتی بە تایبەتی کوڕان و کچان لەگەڵ یەکتردا کە ئێستا ئەرقامێکی زۆر بێ باوینە و کۆمەڵگەی ئێمەیە کە لە جیاتی ئیزابیات بەدڵنیاییەوە سلبیاتیشی لێکەوتۆتەوە، یعنی بەڕێژەی لە 180 زیاتر، وەکو ئێمە ئاماژەی پێدەکەین لە ناوەڕۆکی شادەینە سەری حتا بە بەڵگەی ئەوەی کە لە وڵاتانی ڕۆژئاواییەکانی شاڕوو ئەدا هەمویان زیانیان لێ کردووە، بەڵام دەبینین کە خەڵکێکی ئێمە زیاتر دەستی داوەتی. ئەنجا شتێک هەیە لێرە دیارە مامۆستا بەر لەوەی بێمە سەر وەڵامی پەیوەندەکەی جەنابەت، من ئەوە دەڵێم ئێمە کۆمەڵگەیەکی تەقلیدین. من سەرۆکی ڕێکخراوی بنیادنان و هاوکاری خێزانیم، خۆم تەبیعاتم وا بۆ دائیم ئیجابیات باس بکەم، بەڵام زاری وا گەرگەیشتە قیمە، یعنی خۆشە ئینسان ئەوە باس بکە بۆ بەرچاوڕوونی خەڵکو و ئەمانە ئەوەی تێدا هەبێ. دەبینی لە بواری تەقلیدا خەڵکی ئێمە زۆر دوای شتێکەکەوێت کە تەقلیدە بەبێ ئەوەی کە بیری لێ بکاتەوە تا چەندە ئەمە سوودمەندە بۆی و چەندە زیانمەندیشە بۆی. ئەگەر بێت و زیانمەندیەکەی زیاتر بێت دوور بکەوێتەوە لە یان، ئەگەر ئیجابیاتەکەی باش بێت، یعنی مەبەستمان لەوەیە هاوردەکردنی کاری باش، کردداری چاک، ئەگەر تەقلیدیش بێ شتێکی زۆر زۆر چاکە ئەگەر لێ وەربگرێم. بەڵام ئێمە ئەوە دەڵێین بە بەڵگەی ئەوە دەڵێم ئێمە کۆمەڵگەیەکی تەقلیدین. بۆ نمونە من ئێستا نهاتوومە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت، بەڵام ئەوەیە ئێستا تۆ دەبینیت لە وڵاتانی دەرەوە با بڵێن وڵاتە عەرەبیەکان، وڵاتانی ڕۆژئاوا، تا ئێستا ئێمە نەمان بینیوە کە کوونەرمەند گۆرانی بێژێکی ئێمە لەوێەوە داوت بکرێت و پلیتەکەی بە چەند $100 بفرۆشرێت و خەڵکێک بچێ لە دیاریەوە دابنیشێ بۆ لەبەرەوە هەر ئەسڵەن حیسابی بۆ ناکەوە لەیشی تێناگا. بەڵام لای ئێمە بۆ نمونە گۆرانی بێژێک دێ نە سیماکەی وایە، نە گۆرانەکەشی وایە، نە دەنگیشی خۆشە، تێشی ناگا. ئەو کەسێ بە دیاریەوە داژنیشتووە لی تێناگا $200-300 داوە بۆی کە گوێ بۆ بگرێ. ئەمە لێرەوە بۆمان دەرەکەوێت کە ئێمە تەماشاکەین زیاتر گەنجەکان لایەنێکی تەقلیدیان وەرگرتووە بەبێ ئەوەی کە لی تێبگەم بزانێت تا چەندە سوودمەندە بۆ ئەو. ئەنجا مەبەستمان لە هاوڕێیەتی کردن و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی کوڕ و کەژ لەگەڵ یەکتریدا دەبینین وای کردووە کە بە هەمان شێوە تەقلیدی ئەوان بکرێ لە کاتێکا کە ئەوان بە هیچ شێوازێک سوودیان لێ نەبینیەوە. ئێستا بۆ نمونە مامۆستایان من شتێ باس بکەم لە توێژینەوەیەکە یان توێژەرانی کۆمەڵایەتی لە ئەمریکا، لە ئەڵمانیا، لە سوید، لە بەلجیکا، ئەمە 4 وڵاتی جیهانی زلهێزی گەورە، ئەمە هەموو ئەو توێژەرە کۆمەڵایەتیانە یا داشتێکیان نووسیوە ئامادە کردووە داوتیانە حکوومەتی دەسەڵاتداری ئەوێ بە ناوی دووبارە بنیادنانەوەی خێزان. یعنی لە چیوە باز لەوە دەکات لە ئەڵمانیا
لە ڕێژەی ئەو هاوڕێتی کە باز دەکرێت بەر لە پرۆسە شەرعیەکەی هاوسەرگیریە لە سەدا هەشتای ئەمان نەجاحەتیان نەهێناوە کە دواتر بە تەلاقدان بە جیابوونەوە کۆتایی پێ هاتووە. بۆ نمونە ئەوە دەڵێن لە وڵاتی ئەوانە لە ڕۆژ ئاوە کولفەی خێزان لەسەر ئافرەتیشە نەک تەنانەت پیاوەکو ئەوەی ئێمە کە تەنانەت لەسەر پیاوە. بۆیە لەوێ کە دەبینی هاوڕێتیەکەن من ئەم ڕۆژانە لە ئەم دراساتانی کە هەیە توێژینەوانی کە هەیە زۆر بەڕاستی دراسەیەکەم کاتێک کە تەماشاکەم یەکێ لەوانە 5 مناڵیان هەیە بەیەکەوە تا ئێستا زەواجیان نەکردووە لە تاقیکردنەوەدان تۆ 5 مناڵە ئێستا نەگەیشت بیت بە نەتیجێ ئەوەی بزانە ئەمە بە کەڵکی تۆ دێت یان نایە. لە دوای ئەوە زۆرینەی ئەمانە لێک جیابنەوە ئیتر خۆشتان نەزانن عاتیفە و سۆز و میهرەبانی ئافرەت زیاترە ئەم مناڵەکان بۆ خۆی هەڵەگرێتەوە ئەبێ ئەم مناڵانە ببات بۆ داهەنگایەک و لە پاشانە ئەنجا کولفەکە ئەکەوێتە سەر خۆی ئەبێت ئەم مناڵە لەلایەکەوە ئەبینی لە سۆز و باوەشی دایکا مەحروم بووە و لەلایەکی ترە ئەبێ ئەنجا شتێکی زۆر عجیب بوو ئەم بیرکەوتەوە. یەکێ لەم دایکانە چوو بوو کاتێکە لە کار گەڕابوویەوە دوای هەفتەیەک لە کار گەڕابوویەوە بچێت مناڵەکەی خۆی لە داهەنگا بێنێتەوە کە دەستی یەگر نەئەچوو لەگەڵ دایکە هەر حەزی لەو لەگەڵ هاوڕێکانیە لە ئەو داهەنگا بێکەوە لەگەڵ مناڵەکان بێ بزانێت چۆن لە سۆزی دایکا مەحرومە بێ گەورە بووە لەوێ لە ژینگەکە ڕاهاتووە بەتەکیت یعنی ئەمە یەکێکە لە سلبیەتەکانی ئەو هاوڕێتی وەکو تێدا باس وڵامی پرسیارەکەی منیش وانە لەوەی کە ئامرازەکانی پەیوەندیکردن زۆرتر بوون و ئێستامان نمونونەکانی ئەڵمانیایە لە وڵاتی ئێمە جیاوازی هەیە بۆچی باوەڕتە وایە یا زۆرینەی کۆمنتی وڵاتیان باوەڕی وایە کە نەخێر تۆڕە کۆمەڵایەتیەکان پێوەستین ئایا هۆکارەکەی تەنها ئەوەیە کە هاوڕێتیەکە درێژە دەکێشێ یا خۆت ئەوەیە کە نا من لە پشتی کیبۆردەکەەوە دەموچاوی ڕاستەقینەی خۆم تەبیاتە ڕاستەقینەکانی خۆم پیشانی ئەو کچە نادەم کە چاتی لەگەڵا دەکەم. بەڵێ ماستا ئەمە بە هەردووچی هەیە یعنی هەردووانیان هەیە بەڵام ئێمە دەبینین لە نێو کۆمەڵگەی خۆمانە بە بەراورد لەگەڵ ئەوە ئافرەتانەی کە زیاتر پەیوەندیەکەن کە دێن باز لەوانەکەن بە تایبەتی تر لە تۆڕی کۆمەڵایەتی زیاتر مەبەستەکە لە بۆ حەز و ئارەزووە یعنی هیچ مەبەستێکی هاوڕێتی ڕاستەقینە لەو مۆزوعەدانە تۆ ئەزانی مامۆستا هاوڕێتی ڕاستەقینە لەکوێ یعنی ئێمە بچینە سەر پرۆسی هاوسەرگیری بچینە سەر پرۆسی هاوسەرگیری ئێوە ئامارەکان چۆنە ناوانەی کە لە کوردستان و کەسانی کە لە تۆڕی کۆمەڵایەتی بەتایبەت فەیسبوک کە لە نێو کورد زۆر باوە فەیسبوک و ئینستاگرام هاوسەرگیریان ئەنجامداوە. ئەمانە شتێکی دەگمەنە یعنی ئەگەر بوو بێتیش زۆر بەکەمی سەری گرتووە یعنی دەگمەنە ئەم شتەیە بەڵام ئەگەر بوو بێتیش ئەمە بە ئەرقام یعنی وەکو بڵێ قیاز لەسەر زۆرینە ئەگەر بکرێ ئەمانە تاکتاکەیە شتێکی وا ئەگەر سەری گرت بێت و بوو بێ بەڵام کاتێک کە تەماشا دەکەی لە بواری پرۆسی هاوسەرگیری و هاوڕێتی کوڕان و کچان لەگەڵ یەکتریدا کە ئێمە زیاتر پرسیارەکەوا بوو یعنی بۆچی هاوڕێتی لەگەڵ کوڕێک و کچێکایە کە ئێستا نەچوونەتە بازنەی شەرعیانی ئەم پرۆسەیە لە کاتی شەرعدا بە ئەم کاتە هاوڕێتیەکە بکرێ زۆر باشتر بۆچی ئێستا خێزانەکانی کورد هاوڕێتیان نییە لەگەڵ یەکتریدا لەبەر ئەوە کە تۆ تەماشا دەکەی خاڵی یەکەمی پرۆسی هاوسەرگیریەکە لە خودی حەز کورد کراوەتەوە خۆشت ئەزانی سروشی ئینسان وایە حەز زۆر کوردخانە سەقفی زەمانێکی کورتی هەیە بۆ نمونە ئەگەر ئێمە تەماشا بکەین تۆ مرۆڤێک چەندین ساڵ بۆ حەزێکی خۆی هەوڵەدا بەڵام کە بە حەزەکە گەیشت یعنی یەکسەر زوو لی بێزارە بێ ینی وەختێکی زۆر کەم و لی بێزارە بێ کەواتە ئەم هاوڕێتیە زیاتر بۆ حەزە بۆ نمونە من شتێکتان پێ بڵێم چەند ڕۆژێ بەر لە ئێستا یەکێک لەو ئافرەتانە خوشکێک پەیوەندی کرد باسی لەوە کرد کە من زۆر حەزم لەیە کە زەواج لەگەڵ کوڕێکا بکەم باشە پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەین بەڵام ئەو کوڕەیە مەرجێکی بۆ منداناوە من حەزەکەم تۆ 3 جار لەگەڵ منا بێتە دەرەوە بەیەکەوە ببین بە هاوڕێ و لە پاشانە ئەنجار پرۆسی هاوسەرگیری ئەنجامە دەین ئەمە لە کاتێکە کە من وتم تۆ چیت کردوای ئەوە گوتی مامۆستا لەبەر ئەوەی ئەوەندە پەرۆش بووم بۆ زەواجکردن لەگەڵ ئەم کوڕەیە ئیتر من کارەکەم ئەنجامدا لەگەڵیا دوایەوە کە لەگەڵی چۆتە دەر ئیتر وێنەی گرتووە هەموو شتەکانی بەیەکەوە ئینجا ئەڵێت ئێمە بەخوا زۆر لێک جیاوازین تەبیعات و خولوق و شتەکانمان لێک جیاوازە بۆ پرۆسی هاوسەرگیری ناشین بەس بۆ هاوڕێتی عیبمان نییە کێشەمان نییە یعنی تۆ ببینێ ئەلێرە ئەگەر تۆ ئامادەی هاوڕێتێکەش بپسڕێنیت من بەڵگەم بە بەردەستەوەی کە تۆ بەیانی شوشکەیت ئەگەر زیاتر وردیکەینەوە بۆ نمونە من کەسێک دێتە ماڵمان تەقەدر لا دەرگەم بۆ خوشکەکەم دێت سەرەتا خۆ دەبێ ئەم دوانە یەکتریان بینی بێت یاخۆ پێناسەیەکی یەکتریان بۆ کرابێ بۆ کاتی موافقت بکەی بێتەوە ماڵەکەش زۆر جار کەسی وا هەیە
شیاوی ئەوەنی ئەسڵەن بیشی بینی ئەسڵەن بێتە ماڵەکەت ئەسڵەن بێڵی خوشکەکەت ببینی یاخود بێڵی خۆت ببینی ئەگەر ئافرەتێک بوو بێت کەواتە دەکرێت بڵێن بەپی پێوەری ناسانەکە قۆناخ تۆ لەگەڵ یا بڕێ بۆی کە زیاتر بیناسی بۆ نمونەوە ئەگەر بکرێ من لە هاوڕێتیە لەگەڵ یا جا ببمەوە من ناڵێ مەمە درێژە بکێشێ سنوورەکان تێپەڕێنن ئەمەش بەشێکە لە کۆمنتی هاوڵاتیان بۆ نمونە لە هاوڕێتیە لەگەڵ یا جا ببمەوە بیناسم باشترە لە دەستگیرانداریە بیناسم باشترە لەو کاتەی لەگەڵ یا جیا بمەوە باشترە کە مناڵمان نەبوو بێت تا و کاتێک کە دوو مناڵمان هەبێ لە یەک مناڵە باشترە تا دوو مناڵ واتە تۆ ناچاری زیاتر تەعاملی لەگەڵا بکەی بۆی کە زووتر بیناسی باشترە تا و کاتێک کە درەنگتر بیناسیت ئەمە دەبێتە پێوەربەوەی کە تۆ بەپێ ئەخلاقیاتی خۆت و متمانەبوون بە خۆت بتوانی نزیکی بەرامبەرەکەت بکەیتەوە بۆی کە بیناسیت من لەگەڵ ئەوانیم لەبەر ئەوە یعنی وەکو بە ئەزمموی ژیانی خۆمەوەی کە بینیم وە لە چوارچەوەی هاوڕێتی کوڕان و کچان بەیەکەوە کە ڕووی داوە ئاستی بۆ نمونە جنسی زاڵ بووە بە سەریانە عنی نەیانتوانی وەکە خۆیان بگرن خۆشت ئەزانیت کە بەڕاستی نفسی ئینسان وایە خۆی ئێمە مسلمانین و قورئانیش باسی ئەوە کە ئینە نەفسە لە ئەمارەتون بیسوء ئیتر نفسەکان وان خودی خۆیان وان یعنی خۆیان ناگرن لە بەرامبەر ئەوەدا مامۆستا ڕەسوول حەزم لێ بچینە سەر ئەو تەوەرە تۆ چۆنێکی یان پرۆسێکی هاوسەرگیری کە پرۆسی هاوسەرگیری ئەنجامەدرێ ئەم ڕێگانت پێش چۆنە ینی چ ڕێگایە هەڵبژێردرێ باشترین ڕێگایە بۆی خێزانێکی بەختەوەر پێک بێنن ئایا پێویست ناکە بەر لە وەی کە بچێتە سەر ڕایەخی ماڵەکە ئەم کچە پێشووتر ببینێت و قسە لەسەر بکە تۆ چ ڕێگایەکە پێ ئەنجا من ئەمەویست ئەوە باسکەم مامۆستاش هەمان ئەم پرسیارە زۆر جوانە دەمەوێت ئەوە باسکەم ئێستا ئێمە لە ڕابردوودا تۆ سیرکە کە کەسەکە دەهات و هەم لە ڕووی شەرع و هەمیش لە ڕووی تەقالیدی کۆمەڵگەی ئێمەوە زۆر تەبیعیە و شیاوە ئێستا بەرچاوڕوونی باشتریش هەیە بۆ ئەم مەوزوعەیە کە کەسێک بێت بۆ خوازبێنی خوشکی یەشێ یا کچی یەشێکیان زۆر تەبیعی ئەچێ لەگەڵ کەسێکی مەحرەما بەیەکەوە دانیشن لە ژوورەکە چەندین بۆ نمونە هەرچەنە بیانەوە کە قسەکەن ئەگەر من کوڕەکە بم نمونەت بۆ دێن دەتوانم ماسک و دەموچاوی ڕاستەخینی خۆم پیشان نەدەم کامانشمان زۆر بووە بە مەجلیسێکی بۆ دەبەستی ئەم کوڕە مەجلیسێکی بۆ دەبەستی پیاوی هەمووی معقول بەڵام سبەینی کە گرفتیان دروستە بێ ئەم پیاوە مەقولانە زۆر جان ناتوانن گرفتەکە چارەسەر بکەن کەواتە ئەم کەسە دەگەڕێتەوە بۆ لەڵێ کاتی خۆی کە من زەواجم لەگەڵا کردو بێعەقڵ بووم تێنەگەشت بووم زیاتر بیناسم ئەمە واقعی ژیانی ئەمەیە کە من باسی بکەم ئەنجا مەبەست لەوە هەروەکو باسم کرد تۆ جەنابیشت باست کرد کە وەسائلەکانی یەکتر ناسین و یەکتر بین و ئەم شتانە ئاسانکاری زۆری تیاکراوە وەکو لە ڕابردوودا کە بووە بۆ نمونە مامۆستا جەنابتان کەسێکی ڕاگەیان کارن من کە تۆ چەند ساڵێک لە بەرنمەیەکی ئاوا کارەکەیت خەڵکێکی دەوروبەری خۆت ئەناسین خۆی لە شەرعی شاوایە کاتێک کە لە زانەکانی ئیسلامیان پرسیوە کە مەحتی کەسێکیان کردووە پێیانە هەڵدا گوتویانە باشە بۆچی تۆ سەفرت لەگەڵا کردووە گوتوێتی نا دەگوتیان مادەم تۆ نایناسی ئەگەر گوتبێتی با سەفرم لەگەڵ یا کردو گوتوێتی با دێکەواتە تۆ چەندین ساڵ کە لێرە کارەکەی مەبەستم لەوەی ئەگەر هەر کەسێک لەوە بێ ئەگەر لە ڕەفیقەکان و دەوروبەری خۆتە بە ئەمانەتەوە بپرسرێ خواژە فەرمی عەلەیهی سەلام المستەشار المؤتەمەن لەو کەسێک کە پرسیارەکرێ کەسێکی ئەمیندارانە بێ و قسەکەش نەبێ بچێتە دەرەوە یەکسەر تۆ ئەزانیت کە کارەکە چییە وە چۆنە و ئەو کەسێکە لە دەوروبەرتە بەو شێوازە تۆ ئەگەی بە نەتیجەیەکی زۆر باش لەم بوارەدا ئەنجام مەبەست هەر لە هاوڕێتی کردنی پرۆسەی هاوسەرگیری ئەمڕۆ کە تۆ تەماشا دەکەی زیانمەندی یەکەمیان ئافرەتە دەبینیت کە لە نێو کۆمەڵگەی ئێمەدا خۆ ئێستا یەکجار باوە چۆن ئافرەتان تێیدا سەرگەردان بووە چۆن پرۆسەی هاوسەرگیری پەچی کەوتووە ئێستا ئێوە ببینن بە داتاکانە سەیری بکەن کە پرۆسەی ئێوە لەو گەڕەکەی کە ئێوە لە یاژیان بە چەندین مانگ بینیوتانە کە پرۆسەیەک زەماوەندێکی ئاهەنگجێڕانی خێزانی بکرێ زۆر بەکەمیە لەبەر چییە لەبەرەوە تۆ ئەبینیت کە ئەم وەسائلە ئاسانکاریانە کرا بۆ هاوڕێتی و بۆ بینینی کوڕ و کچ ئیتر کوڕەکە ئامادەنیە کە پرۆسەی هاوسەرگیری ئەنجام بدا لەبەر ئەوە وەکو باسمان کرد گوتمان وەسائلەکانی تری ئاسانکاری هەیە بۆ ئەمە لەبەرەوە دەبیت لێرەشەوە چێ تێیدا سەرگەردانە بێت زیاتر ئافرەتەکەی کەواتە بە هەموو پێوەرەکان لە هاوڕێتی کردنە ئافرەت تێیدا سەرەرمەندە بە هیچ شێوازێک ناگەن بەو مەرام و ئامانجانەی خۆیان مامۆستا من هاوڕێتێک هەر چەند زەمەنیشی دیاری کرابێ بۆ نمونە هەفتەیە دوو هەفتە یان هەفتەیە بەر لەوەی بچێتە سەرڕایەخی ماڵەکە و بچێت داوا لە باوکی بکە هەرچ من دەکەی هەرچەندێک بێ بە هەموو شێوەیە تۆ پێت وایە زیان بە پرۆسەی هاوسەرگیریان دەگەێنێت وەکو باسم کرد ئەگەر هاوڕێتێکە بەر لە پرۆسەی هاوسەرگیری بوو بێ
مامۆستا نازانم ناوی لێنین هاوڕێتی یا ناوی لێنین داخوازی کردن چکە تۆ هەفتەیە بەر لەوەی بچیتە داخوازی کچێ قسەی لەگەڵەکەی دیتر لە هاوڕێکانی لە خۆی لەوەی ئەنی بەر لەوەی ماڵەوە بۆن زۆر جار ئاگدار بن ئەمەش پێ وایە غەڵەتە نازانم من هاوڕێتی ناسین تۆزی ئەستەم بووەتەوە ئەمڕۆ من بمەوێت کەسێک بیوێ من بناسیێ ئەستەم بووەتەوە لەبەرەوەی کە تەنانەت ئێستا وای لێ هاتووە کەس لە بەرامبەر هاوڕێکچەکەی خۆشیە ماسکێک لە دەموچاوی خۆی دەدا کەس نایناسیێ 4 ساڵ لە داخلی پێکەوە نایناسن و دنیاکەش گۆڕاوە ینی ئەمە واقعکە کە دنیاکە دەزانین چۆنە زۆر جار هاوڕێک هەیە کە 20 ساڵ لەگەڵ تا دوای 20 ساڵ چیر دەکەی تەبیعەتێکی لە دروست بووە جاران نەیبووە ئەمە ڕەنگە بە کەڵکی هاوڕێتی تۆ نەیە چیتر ینی متمانە پێکردن لە ڕێگەی دوو دانیشتنەوە لە کەسێک لە بینتانە بێت ئێستا بۆ کوڕان و کچانی ئەمە ئەستەمە دەیانەوی خۆیان بە چاوی خۆیان و بەگوێ خۆیان شتەکان ببیستن چی بکرێ بۆی کەم متمانەیە پیا بکرێت خۆی ئەزانی چۆنە مامۆستا لێرەوە ئەم متمانە دروستکردنە زۆر زۆر ئەستەم دەبێت بیانی بۆ نمونە لەبەرەوە ئێمە باسمان کردگوتمان لەبەرەوەی کە وەسائلەکانی نێو کۆمەڵگەی ئێمە کە هاوردەیشە هاتووە یعنی لە بەرامبەر ئەوەدا دەبین ڕەوشت و ئەخلاقەکانی کۆمەڵگەی تێکداوە زیاتر گەنجەکان و ئەمانە لەبەرەوە زیاتر ئەمان ئەم هاوڕێتی ناسینە تایبەتە بە حەز و ئارەزوی خۆیان بۆ ئەویانە بۆ نمونە مامۆستا من شتێ بکەم شتێک بۆ وەڵامی ئەم پرسیارەی جەنابەت باسکەم ئێمە کۆمەڵ ناسان مامۆستایانی ئاینی هەموو ئەو کەسانی لە بوارە کۆمەڵایەتەکاندا دەست جێپەنجەیان دیارە ئەمانە جوهدی باشیان کرد بۆی سوزنەکان کەم بکرێتەوە لە کوردستان و خەڵکی تاوان نەکات بەڵام ئێمە بینیمان ڕێژەی بندکردن لە هەڵکشانە بینیمان ڕێژەی تێکدانی خێزان و لێکترازانی خێزان توێژەران زۆر کاری چاک و باشیان کرد بۆ ئەوەی جوهدی باشیان کرد بۆەوەی کە ئەمە ڕوونەدا بەڵام دەبینین ڕۆژ بە ڕۆژ لە ڕوودانە کەواتە دەگەڕێینەوە سەرچی سەر ئەوەی کە ئێمە فەراغی پەروەردەی تاچیمان هەیە یعنی لێرەوە ئێمە دەتوانین ئەبەو شێوازەیە دووبارە ئێمە بنیاتی کۆمەڵگە بنینەوە لە ڕێی پەروەردەکردنی تاشی بۆ نمونە مامۆستا من هەر لەسەر هاوڕێتێکە گەر شتێ بڵێم لێکۆلەر جێڤری لارسۆن لە زانکۆی بریگهام یۆنگ دەڵێ بەپێ ئەو توێژینەوانی کە ئەو کردوێتی و باسی لێوە دەکە ئەوانەی هاوڕێتی لایەوە زۆر زۆرە بەتەکید باز لەوە بەتەکید ئەو باز لەوە دەکە ئەوانەی بە هاوڕێتی بە یەکتریان ناسیوە بەر لە پرۆسی هاوسەرگیری و ئانە بە حەز و ئاوەتەکانیان ناگەن ئەنجا لە پاش ئەوەی دوای هاوسەرگیری مەبەستی لەوەیە کە هاوڕێتێکە کراوە بە حەز و ئاوەتەکانیان ناگەن کوردەواری خۆشمان قسەیەکی هەر خۆشی هەیە وەکو نوکتەیەک دەڵێ دیارە کوڕێک و کچێک بێکەوە یەکتریان بینیوە و ناسیوە پێشووتر ئەنجا دیارە یەکتریان بینیوە بە تەنها بێکەوە لە شەوێکا بوون مانگەکەیە هاکە دەڵێ ئەمە چییە و ئەمە تۆیت و ئیتر دواتر دەڵێت کە دەیەنێت پاش دوو مناڵ دەڵێت ئەی ئەمە چیە بەیادی جاران مانگەکە ئەی خۆ بۆ چاو کوێر نەبوو نبینیت ئەمە مانگە ئەنجا ئیتر ئەوەیە ئەڵێ بە حەز و ئارەزوەکانیان ناگەن یعنی سەقفی زەمەنی پرۆسە هاوسەرگیریەکەشیان زۆر کورتخایەنە ئەوەی کە لە بیدایەتا بوو لە پێشووترا بوو مامۆستا شتێک بەڵێ بەڵێ هاوسەرگیری لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ناسینی دوو کەس لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان و دوایتر بەرفراوان ناسینە عیلەکان تۆ بە گونجاوی ەزانی یاخودنا نانەخێر بە گونجاوی نازانم باشە مامۆستا ئەگەر بێت و تۆڕە کۆمەڵایەتەکان نەبێت باشتر وایە چۆن کوڕ و کچێک یەکتر بناسن نەک یەکتر بناسن چۆن کوڕێک بچێتە پرۆسی هاوسەرگیری و کچێک بچێتە پرۆسی هاوسەرگیریەوە مامۆستا ئێستا ئێمە بۆ نمونە ڕێکخراوێکمان هەیە بە ناوی بنیاتنان و هاوکاری خێزانی بۆ نمونە دەیان ڕێکخراوی تر هەیە لە گەڕەکەکەی تۆ دەیان مامۆستای بەڕێز و پیاوی چاک و ئەمانە هەیە تۆ ئێستا خۆ زیاتر ئەمانە لەو ڕێوە ئەکرێ ئێمە باز لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەین خۆ ئەمانە بە ئەرقامی دەزەژمێردێکە شتێکی زۆر ئەیگو پرۆسەکانی تر چۆن ئەنجامەدرێ یعنی زیاتر ئەوەیە کە لە ڕێی کەسێکەوەی لە ڕێی مامۆستایەکی بەڕێزەوەی لە ڕێی کەسێکی شارەزا لە بوارە کۆمەڵایەتیەکانەوە پرسیاری لێ ئەکرێ کاکە من ئاستم وایە ئاستی خوێندنم وایە ئاستی بیرکردنەوەکانم وایە یعنی هەموو شتەکانی خۆی باسەکە بۆ نمونە کە تەسفی هەموو شتەکانی خۆی کرد ئەیدا بە مامۆستا کە ئەگەر کە من ئەوەشمەوێ یعنی لە تێبینیەکەی کۆتاییە لەسەر ئەوەی کە ئافرەتێکی بەو شێوازەکە لە شتەکانی منەوە نزیک بێ حەزەکەم ئیتر کەسەکە بیر لەوە ئەکاتەوە کە کەسێکی تر هەیە برادێکی خۆی هەیە هەموو ئەو ویستانەی کە ئەو هەیەی لەوە نزیکە زیاتر ئێستا ئەبینی پرۆسە هاوسەرگیریەکان لەوە ئەبینی ئەنجامەدرێ بۆ شەوە زیاتر سەری گرتووە نەک لەوەی وەکو باسمان کرد بە هاوڕێتی و بە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کۆمنتەکان باوەڕیان وابوو کە گونجاوە بەڵام بەپی کەسەکە خۆی کەوتووە پێم وایە ئەوانەش یەکدوانێکیانم کە دەناسی پرۆسی هاوسەرگیریان ئەنجامدا بوو واتە تۆڕە کۆمەڵایەتیەکان پێیان گونجاو بوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بتوانین ڕەگەزی بەرامبەر بناسی بۆی کە هاوسەرگیری ئەنجام بدەی بەڵام بە مەرجێک
بەپی کەسەکە خۆی کەوتووە. بەڵێ باسم کرد مامۆستا ئەمەیان ئەگەر تۆ قیاز لەسەر زۆرینە بکەیت ئەمە ئەرقام ئەژمێررێ بە 50 یعنی کوردەوەریش ئەڵێ لە هەموو شتێکا چاک و خراپیتیا هەیە ئیتر بەدڵنیایی و ئەمە تاکە هەڵەکەوێت بەڵام لە بەبراورد لەگەڵ ئەم قسەی زۆرابتا بەدەیان تەزعیەی ئافرەتیشمان بینیوە کە کەشتێکی بەو شێوازە بەڕای جەنابێت تۆڕە کۆمەڵایەتیەکان زیانی بە پرۆسی هاوسەری گەیاندووە و تەکنەلۆژیا خزمەتی بە پرۆسی هاوسەرگیری نەکردووە. احتیمالی هەیە کردوویەتی بەڵام بە ڕێژەی زیاتر وەکو گوتمان زیانی لێداوە زیانی لێداوە بە تەکیت هەر کۆمەڵگەیەک ئەگەر ئیتر احتیمادی کرد ئێستا کۆمەڵە کوڕلەوەیە کۆمەڵێک چی بەدڵ بوو بێ لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتەکانەوە چی بکە باشە بە کورتی ئەگەر ڕێی خۆتم پێ بڵێ و ئەگەر کچێک بێوێ بچێت ئەنی کوڕێکی بەدڵ بۆ چی بکە باشە. ئێمە باسمان لەوە کرد کوسەرۆکە ڕێکخراوی ژیان بڵێ ئێمە زۆر جار یعنی ڕێگە بۆ ئەو خوشکە بە ڕێزانەی کە پەیوەندیەکەن لە بواری پرۆسی سەرجیدووە پرسیشمان پێەکەن وە چی بکەین کەسێکی لەو شێوازە هاتووە کە شتێکی لەو شتە بەدڵ نیە ئەگەر پرسیارەکەی جەنابەت دوا بێ ئێمە زۆر جار ئەوە کورتەکەینەوە کە دەڵێن بەڕاستی ڕەوشداری خولوق شتێکی زۆر بەها بەرزە بۆ پرۆسی هاوسەرگیری لەبەرو ئەگەر کەسەکە ڕەوشتێکی هەبێ مەبەست لە ڕەوشداری تەنە ئەوە نییە کە کەسەکە کورتی کاتەوە لە داوێن بەسکو بە زبانیشە یعنی ئەو قسە پاراوی ئەو هاوڕێتی دروستکردنە لەگەڵ هاوسەرا دوای ئەوە لەگەڵ خاو خێزانی خۆیان دەستبارگیری لە هەموو بوارەکانی ژیانە ئیتر بە دڵنیاییەوە ئەمە ئەبێتە سەرچاوی قیمەی گەیشتن بە تام و چێژەکانی پرۆسی هاوسەرگیری و لە یەک تێگەیشتن لەبەر ئەوە پێویست بۆ دەکە ئەم خوشکانە زیاتر بەڕاستی ئەوە هەڵنەبژێرن جوانی بکەن بە ئەرقامی یەکەم بە ئەوشی تیا بخۆ ئەمە تێکگیرانی تیانە بەڵام لە دوای ڕەوشتا بە ئەمە هەبێ وەکو باسمان کرد بەدڵات جوانەکەی بەدڵ و ڕەوشتی بەدڵات چی بکە باشە بۆی بگا بم کوڕێ ئەگەر ئافرەتەکە ئەمەی بەدڵ بێ من زۆر جار ئەم ڕێگەیەم داناوە بەڕاستی زۆر جار بە خوشکانیش ئەگەر جویان لێمان بێ ئێستا خۆیان قسەکەیان بیرێکەوێتەوە من باسم کردووە بۆچی تەنانەت یعنی کوڕ لە خۆی پێچێتەوە بە کەیفی خۆی حەز بە ئافرەتێ بکات و داوای بکات و یان ئەوەتە بۆ ئەو ئازاد بێ بەڵام بۆ ئافرەتەکەنە ئافرەتەکە توانی لە ڕێی چیەوە بەڵام بە ئەزمموی ژیان دەبێ ئێمە کە بینی ومانە بەو نەوەعانە جاعت دێنێ ئەگەر بۆ نمونە بە جەنابەت بڵێ بۆ نمونە بە جەنابەت بڵێت ئەمە حەزم لێ کە پرۆسی هاوسەرگیری لەگەڵ فڵان کوڕیا بکەم ئەمیش برادەری تۆیە تۆ بۆم پێی بڵێ ئافرەتێ هەیە ئەم ئافرەتە زۆر ڕێزدارە لە هەموو شتەکانەوە لە تۆ نزیکە ئەگەر تۆ حەز پێی من بۆت بخوازم بەس تۆ نابێ بڵیت کە ئافرەتەکە پێی وتم لەبەرەوە پیاوان ئێمە خۆمان پیاوین عادەتی پیا و ئەوەیە دوای پرۆسی هاوسەرگیریەکە ئەگەر فەراغێکی کەم هەبێ یان کێشەیەکی کەم هەبێ ئەڵێ تۆ بۆ خۆت نەچووبووی فلانت وت بوو فلان قسەیەت کردبوو ئیتر ئەمەش بەدڵی ئافرەتەکە زۆر ناخۆشە لەبەرەوە من ئەوە ماوەستا دیارە بابەتەکەمان کوردەواری دەڵێم هەویراوی زۆرە کێشاوی زۆر دەکێشێ بەڵام دیارە زۆرینەوەیان بەتەکید ڕایان وایە کە تۆڕە کۆمەڵاتیەکان شوێنێکی گونجاونی بۆی کاتیدا پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەی بۆی کە کەسی بەرامبەر بناسی بەڵام لە هەمان کاتیشدا متمانە پێکردن لە دنیا ئەمڕۆدا زۆر ئەستن بۆ بەڵام بۆ هیوای کە گەورەکان زیاتر تەداخل بکەن و ئەو کەگەر کەسێکیش پرسیار لێ بکە لەسەر کەسێک بە ئەمانەتەوە جوابی بدەیتەوە چکە ڕێگە چارەکان ئێستا تەنها ئەوەندەن لەبەردەما بەتەکید ڕاستە مامۆستا ئەوانەی کە بووە یعنی لە ڕێی گەورەکان وەک جەنابەت فەرمووت لە ڕێی گەورەکانەوە بووە بۆی دەستنیشانکراوە ئەم شتانەی کە بووە لەبەرەوەی گەورەکە ئەوەندە مڕعاتی ئەوەی کردووە کە پرۆسەکە زۆر بەتوندی یەکتر بگرێت و دواتر هەر لێکترازانێک دروست ببێ سلبیاتەکە بۆ کەسی بینراوەکە ئەگەڕێتەوە لەبەرە ئەوەندە هەوڵی ئەوە هەردوو ماڵەکە زۆر گونجاو بن فکرێ و شتەکانیان لە یەکتر نزیک بێ ئافرەتەکە باماشەوە بۆی ئەبینی شتەکان گونجاو سپاس بۆ مامۆستا ڕەسوڵوەرتێ بەرپرسی ڕێکخراوی بنیادنان و هاوکاری خێزانی سپاس بۆی سپاس بۆ جەنابیشتە بینەرانی عزیز بەم شێوازە شاتینە کۆتایی بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ئەمڕۆمان تا بەرنامەیەکی دیکە و ڕۆژێکی نوێی دیکە لە شوێنێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ سپاس.